بەناوی خی بەرز و بەیاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پایانی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. دەست خۆشەیدا سڵاوتان لەبێت دازان و خۆشەویستان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پایانی ڕۆژ لە خزمەتتانان دەبین. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون لەو تەوارانی کە پێشکەش بە ئێوەی عزیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی کۆچی گەنجان دەکەین. زانین لە هەرێمی کوردستاندا ئایا تەنها هۆکارە سیاسی و ئابوووریەکان بوونە تەمایەوەی کە گەنجانێکی زۆر ڕوو لە وڵاتی ئەوروپا بکەن یاخودەوەی کە زۆرێک لەو کەسانی لەو گەنجانەی کە لەوێن شیرینی دەکەن لای هاوڕەکانی ئێرەیان و باسی ئەوروپا دەکەن و ئەمانیش کۆش دەکەن بۆ ئەوێ وەروها باز لەوە دەکەین کە گەنج تا چەند زەرورەتی کۆمەلگایە لە وڵاتدا گەنج لە هەرێمی کوردستاندا دەتوانێت گۆڕانکاری بکات و باز لەوەش دەکەین ئایا لایەنە پەیوەندیدارەکان بۆ کەم تەرخەمن لەسەر ئەم پرسە. زۆرێک لە چالاکەوان و چاودێران باز لەوە دەکەن کە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت و دەسەڵاتدارانی کورد خۆشە کە گەنج کۆچ بکابووی کە و گەنجانی کۆچ دەکەن دەنگی ناڕازین. بەگشتی باز لە کۆچی گەنجان و تەورێماندا دەکەین وەروها لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە میدیا و پروپاگەندەی هەڵبژاردن دەکەین. لە ئێستادا دەبینین کە زۆرێک لە میدیاکان بەتایبەت لە سۆشیال میدیا وەروها لە تیڤیەکانیشدا بەردەوام ڕیکلام و پروپاگەندەی هەڵبژاردن بزانین میکانیزمی دروستی ڕێگەی پروپاگەندە و ڕیکلامکردن بۆ هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن بە چ ڕێگایەکە وایە لە هەرێمی کوردستاندا بۆچی لە ڕێگەی ڕیکلام و لە ڕێگەی بانگەشەوە هەمیشە هاوڵاتیان هەمووشە حیزبەکان و دەسەڵاتداران دەتوانن ئەو کەسانە بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە. بەگشتی باز لەم دووتەوەرێ دەکەین وەروها چەند زانیاری و بابەتێکی دیکەشمان بۆ ئامادەکردوون. بەڵە بەڕێزان سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون بە پێکەوە بینەر. بەڵە بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێکرد کە تەوەریەکەمان تایبەت کردووە بە هۆکاری کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی وڵات. بەر لەوەی بچینە لەسەر تەوەرەکەمان و گفتوگوی لەسەر بکەین هاوکارانمان لەو بارەیەوە ڕێپۆرتاژێکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بین. بارودۆخینە هەمواری هەرێمی کوردستان وای کردووە ڕێژەیەکی زۆر گەنج بەرەو هەندەران بەرەو تاراوگا بەرەو دەروی وڵات دەڕوا. بێمێدی گەنجان وای کردووە لە بەشێک لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ئاماری ڕۆشنی گەنجان هێندە زۆر بووە. چالاکەوانان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان باز لە ئاماری مەترسیدار دەکەن. بنمونە ئێستا من لە ناو قەزای سەی سادقم لێرە ئەم قەرەباڵقەی پشتەوەم ناو بازاڕەکەی سەی سادقە پڕێتی لە گەنج
هەمویان بێئومێد هەمویان بێئیش و هەروەها چاوەڕوانی دەرفەتی کاری باشن بەڵام هەر کامێکیشان بۆی بلوێ وڵات بەجێ دێڵێ لایەنە پەیوەنددارەکان وەروە چالەکەوانانی شارەکە باز لەوە دەکەن زیاتر لە 10,000 گەنجی ئەم شارە جوانە لە ماوەی ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو وڵاتیان بەجێهێشتووە ڕێگەکە تاریکە و هەروەها سەخت و دژوار ئەو سەر دیار نییە چ ئومێدێک لەوێ چاوەڕێی گەنجان دەکات بەڵام دەمێ بچمە ناو گەنجەکان بزانم بۆچی دەیانەوێ وڵات بەجێ بێڵن بۆچی گەنجەکان ئەوەندە بێمێت بوون ئیدی گوێ نادەنە مەترسیمان و نەمانی ڕێگاکە و سەختی دژواری ڕێگاکە و ئەو پارەیەشی کەوا سەرفی دەکەن و هەروە بەشێکیشان ئامادەن گیانی خۆیانی لە پێناودا بنێن و بینیمیشمانە بەداخەوە بەشێکی زۆر لەو هاونیشتیمانیانەمان لە شار و شارۆشەکانی هەرێمی کوردستان دەڕۆن بەرەو هەندەران و بەرەو تاراوگا لە ڕێگا دەبنە قوربانی و گیان لە دەست دەدەن دەمەوێت بڕۆمە ناو گەنجەکان بزانم بۆچی گەنجان وڵات بەجێ دێڵن ئامادەن لەو ڕێگەیە بمرن بەڵام توانایمانەوە و وەروە هێزیمانەوەیان لە نێو خاک و ئامێزی نیشتیمان و وەروەها کەناری خزم و دۆستانیان نەماوە. من بە تۆ وەڵێم گەنجان بۆ چێچن بۆ ئەوروپا کێ مەجبورە خۆی بدا لەو ڕێهاتوو ناتە کێ مەجبورە ئەگەر جوود بنە ماڵەیە گوای نەکرد بێت لەم خەڵکە کە خۆشی و ناخۆشی ئەم وڵاتەیان قۆرخ کردووە بۆ خۆیان بۆچی خەڵک شێت بۆچێ بۆ ئەوروپا خۆیدا لە ئاوێک کە ڕۆژانە بە بەرچاوی و مەیتەکانیش نادۆزرێتەوە کە جەرگی سەدەها دایک و باوکی ئەم هەرێمی کوردستانە سووتە کە یەکەمەکان و دووەمەکان و سێمەکانیشمان تا ئێستا دانەمەزراون کە یەکەمی مەکتەبەکانمان و یەکەمی قەزا و پارێزگاکانمان تا ئێستا دانەمەزراون و چون بۆ ئەوروپایەکێ لەو کەسانی کە چۆ بۆ ئەوروپا ناوی کاکە هەژێن بوو کە گیانی سپات. چوونی گەنجان بۆ دەرەوەی وڵات هۆکاری خۆی هەیە یەکێک لەو هۆکارانە هۆکاری سیاسیە هۆکاری ئابووریە پاراوێستنی گەنجانە لە هەموو ڕۆکانی ژیانەوە گەنجان بۆ ئەو ئەچنە دەرەوەی وڵات بۆی ژیانێکی شایستە و فراهەم بەدەست بێنن بەڕاستی لە کوردستان و لە هەموو شار و شارۆچکەکان گەنج پاراوێست کراوە لە هەموو ڕۆکانەوە بۆ نمونە ئەگەر گەنجەکانمان تاعین بن بە موچەیەکی کەمەوە تاعین کراون و هەروەها ئەگەر بێت و ئەم گەنجانە بواریان بۆ بڕەخسێت لە هەموو بوارەکانی ژیانە ئەو گەنجانە هیچ کاتێک ناچار نابن بکەنە دەرەوەی وڵات بەڵام لێرە گەنج پاراوێست کراوە بە هەموو شێوازەکانیەوە ئەو پاڵنەرانەی کە گەنج وا ئاکات ڕوو لە دەرەوە بکات یەکێک لەوانە بژێوی ژیانە یاخود دابینکردنی ژیانێکی شایستەیە بۆ خۆی لە هەرێمی کوردستانە ژیانێکی شایستە دابین نەکرا بۆ گەنجان بەڵێ نمونەی زیینومان هەیە هەرێک لە ئێمە هەری تاکێک لە ئێمە هاوڕێ و خزم و دۆست و کەس و ناسراوەکانی لە ئەوروپان ئەبینین ئەو گەنجان یاخود ئەو کەسانی کە لە ئەوروپان و لە دەرەوەن ژیانێکی شایستە و گونجاویان هەیە تەئمینی ژیانیان هەیە بەڵام کاتێک گەیێتەوە بۆ کوردستان ئەبینی چەند ڕۆژێک لە کوردستان ئەمێنێتەوە بەهۆی ئەو ناتبات پەروەریەی کە لە کوردستانە هەیە گەنجەکانمان بە لە شاو ڕوو ئەکەنە ئەوروپا و ساڵ بە ساڵ گەنجەکانمان زیاتر ڕوو لە ئەوروپا ئەکەن. والله يتر قناعته لهر لأوروباش قناعتنا بناجيته أبي قناعته أبي ليلة بلي بيشكي واه ليلة إشكي وارا رويتو مالو لايك سكر كيلا داري ولات ولا غريبية بويش ودا سر تعمل تومن برات سر باشا ليلة إشكي وبكو كاركو وبكل قادي ويا برو مالو كسكر دبيني دايك وباو كبيني همو ماستوري دا انين دايك مانوا وباوك مانوا اشتم بجي يلا بدا صالنا هنا ولا مترسيكي اواني هو كس ابيو كسل بوارا بزاني ما نازاي مترسي ودادو بس اشكرنا شي لوي تشاوي لسرني اينا گنجمان هي لوي ل 24 ساعتك 8 ساعات يشقا 8 ساعات بلاي كمو يشقا لوي يشقا كم تر زياده شي على با ام مسوفه كردو بوم دل بينتو
ئەگەر گەنجێک لێرە ئیشکا بەڕاستی ئیش هەیە ینی مەجای ئەوە هەماوە گەنج تۆزە ئیشکا نەبەخوا لە سێ سایقان نییە ماگەر چۆن نابچنە دەرەوەی سێ سایقیش یعنی ئێستا گەنجێکی زۆری سەی سادق ئەڕواتە دەرەوە ینی لەبەرەوەی ئیشیتیانە هەنی کە لەوەی لێرە ئەبینی گشتی بێ ئیشە لێرە دانیشتوێنە بازاڕۆ هەمووی بێ ئیشە بەڵازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە هۆکارەکانی کۆچی گەنجان دەکەین بۆچی گەنجانی وڵات بە بەرچاوی خۆیانەوە دەبینن کە هاوڕێکانیان ڕێگای مەرەگەڵ دەبژێرن و یاخود هاوڕێکانیان دەبرن لەو ڕێگایە بەڵام ئەمان هەر سوورن لەسەرەوەی کۆچکەن ئایا لە هەرێمی کوردستاندا تەنها هۆکارە سیاسی و ئابوووریەکان بوونەتە مایەوەی کە گەنج کۆچ بکا بۆ دەرەوەی وڵات یاخود ئەوەیە کە کەسانی دیکە ئەو گەنجانەی کە لەوێن شیرینکردنی وڵاتی ئەوروپا دەکەنە بەرچاوی ئەوانەی کە لێرەن و ئەوانیش کۆچ دەکەن وەروها باز لەو دەکەین تا چەند گەنج زەروریەتی کۆمەلگایەوە مانەوەی گەنج لە کۆمەلگادا دەبێتە هۆی بەرەوپێچوونی کۆمەلگا وەروها باز لەوش دەکەین کە بۆچی زۆرێک لەو گەنجانی کە کۆچ دەکەن بە وڵاتی ئەوروپا و کە بەشێکی زۆریشان ئیقامە وەردەگرن پەشیمانن پێیان خۆشە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان گفتوگۆ لەو بارەیە دەکەین لەگەڵ میوانەکەماندا هەرێکە لا بەڕێز کاک سۆران ڕەشید بەرپرسی میدیای پرۆژەی کۆچبەر وەروها بەڕێز کاک پێشنگ مەحموود کارگەری ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان کاک پێشنگ بەخێربێن کاک سۆران بەخێربێنە خوا بەخێر کاک پێشنگە بێمە لای بەڕێز سەرەتا پێشەوەی کە باز لە کۆچی گەنجان بکەین تا چەند گرنگە گەنج لە کۆمەلگادا بوونی هەبێت و مانەوەی گەنج لە کۆمەلگادا تا چەند دەبێتە هۆی بەرەوپێچوونی ئەو کۆمەلگایەوە دەنگێکی ناڕازی دەبێت دەگەر لەو حکومڕانی کە هەیە بمێنێتەوە و هەوڵدات کە گۆڕانکاری لەو حکومڕانی لەو دەسەڵاتەدا بکات سەرەتا بەناوی خوا سوپاس بۆ بەڕێستان گەنجان داینەمۆی پێشکەوتنی هەر وڵاتێکن هەبن هەرچی گەشەی ئابووری و سیاسی و ئەو پێشکەوتنی کە لە وڵاتە ڕۆدا لەسەر دەستی گەنجان ڕۆدا تەنانەت شۆڕشەکانیش کە ڕوویان داونە لەسەر دەستی گەنجان بوون بۆیە گەنج سەروەتێکی نیشتیمانی گەورەیە نابێ گەنجان فەرامۆش بکرێن ئەگە گەنج فەرامۆشکرا بەڕاستی ئەو وڵاتە بەرەو داڕوخانە ڕوا بەرەو شکستە ڕوا گرفتی گەورەی ئێمە لەم وڵاتە مەسەلەی ئەم کێشەی ئەم گەنجانی ئێمەیە کە فەرامۆش کراون ئەم گەنجانە گەنج لە وڵاتە نامێنێ کە گەنج لە وڵاتە نەما مشکلەی سیاسیت بۆ دروستە بێ مشکلەی ئابووریت بۆ دروستە بێ مشکلەی پەروەردەیت بۆ دروستە بێ هەموو ئەو کردانەی کە هەیە لە وڵاتە تووشی گرفتە بێ بۆیە بەڕاستی من کە ئێستا باسی ئەم گیرۆگرفتانەی گەنجەکەین کێشەی گەنجەکەین لەم وڵاتەیە ئەوەیە کە گەنج لە وڵاتەیە بەدەستی خەڵکەوە نەما ئەو گەنجەی کە تۆ بتەوێت ئیسیفادەی لێ بکەی بەرەو نەمانە ڕوا بەرەو کەمبوونەوە ڕوا بۆیە تا دێ کێشەکان لەم وڵاتە بەرەو فراوان بوونە ڕۆن کەواتە کاک پێشنگ ئەم هەموو کێشەیە هەیە گەنج بۆ ڕوبڕی ئەم کێشانە نابێتەوە بۆ مافی خۆی دەستەبەر ناکات بۆ ئەمە ڕاکردنیە لە واقع هۆکاری چیە بۆی کۆچەکات گرفتەکەی ئێمە لێرەیە ئەگرفتی سەرەکی ئێمە لێرەیە گەنج بۆ کۆچەکات گەنج گرفتی زۆرە لە وڵاتە بۆیە کۆچەکات ئاخرمە بەسمە ڕاکردنیە لە واقع بۆ ڕوبڕی ئەم بارودۆخە نابێتەوە بۆ داوای مافی خۆی ناکات ئایا بێئومێد بووە وشیارێکە کەمە ئەم وشیاریە لە وڵاتە کەمە چی وشیاریە وشیارە پەروەردەیەکەیە لە کەرتی پەروەردەیە هەتاوە کۆگاتە زانکۆ و پەیمانگا ئەم وشاریەکەمە وشیاری ڕاگەیاندن کەمە ڕاگەیاندنی ئێمە ڕۆڵی ئیجابیاتی زۆر گەورەی نەبینیە لەم بوارەیە ئەمە گرفتی سەرەکیە گرفتی زۆرمان هەیە لەم بوارە لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە ئەم کێشەی گەنجانە حل بکرێت تاوەکو ئەم گەنجانە یا تێبگەێنرێن ئەم گەنجانە کۆچ نەکەن یا بڵین جێگای ئومێدی گەنج نەبوون ئەوەی کە ئەوان ئەیان ئەوێ
بۆیە کێشەی ئەم وڵاتە لێرە و گرفتەکان زۆرن تۆ بێ کە هەر لە کێشەی موچە و بودجە و کێشەی سیاسی و کێشەی ئابووری و کێشەی بێکاری و دەست نەکەوتنی کار و داهاتوو یانی گەنج کە ئەبینێ داهاتوویەکی ناڕۆشنی هەیە هەموو ئەمانە هۆکارن یا بەشێکی دیکە لەوەی ئەو گەنجانەی کە کۆچەکەن هۆکارن بۆ ئەوەی خەڵک ڕاکێشن گەنجانی دیکە ڕاکێشن بوون بە هۆکار هۆکارێکی دیکەیە ئەو وڵاتانەی کە پەنابەر وەرئەگرن ئەو وڵاتانی کە پەنابەر وەرەگرن کێشەیەکی گەورەیە بەچی ئامانجێ وەرێگرێ ئەوێ جێگای ئەوە بکاتەوە کە کێشەی گەنجی هەیە لە وڵاتەکەی خۆی کێشەی هەلیکاری هەیە لە وڵاتەکەی خۆی کەسی دەست ناکەوە بۆ کار ئامانجی دیکەی هەیە لێرەیە ئەوە شتیکەن ئەمە هەموو هۆکارن بۆی کە گەنج کۆچ بکە بەڵام ئێمە چی بکەین بۆ چارەسەری ئەمە ئەوە زۆر مهمە چارەسەری کەم گەنجانە کۆچ نەکەن کە هاوڕێم لێرێ ڕەنگە زیاتر ئەوان لەو بوارەیە شارەزاتر بن لە مەسائلی ئەوەی کە گەنج لە وڵاتانە چی کێشەیەکیانێ لە مەسەلەی کێشەکانی گەنج لە دەرەوەیە باوەڕت بێ و گەنجانی کە چوون لە سەتان نەوەتیان پەشیمانن زیاتریش ڕەنگێمە هەمومان کە لە ناو کۆمەلگایە خزم کەس و کار هاوڕێ ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندن ئێمە لەگەڵیان بووین ئەزانین کە ڕۆیشتن هەمووی کێشەی ئەوەی هەیە چۆن چارەسەری ئەماکەین ئێمە چارەسەرەکان یەکەم مەرحەلی چارەسەر لەم وڵاتەیە ئەبێ جیلی مامۆستا و کەرتی پەروەردە و زانکۆ و خەڵکە خوێندەوارەکان کاک پێشنگ بوورە پێشێ بچینە سەر چارەسەرەکان بەدەر لەم هۆکارانە گەنجێکە بینین کە ینی هەموو شتێکی بۆ فەرەهەم کراوە دەبینی هەر کۆچەکات ئەیا هۆکاری ئەمەیانجی ئەمەیان ناگەڕێنیتەوە بۆ چاولێگەریکردن بەڵێ من لە هۆکارەکان باسم کرد چاولێکەریە چاولێکەری کە ئەو گەنجانەی کە ڕۆیشتون یا بە شێوەیەکی ئیعلام لە تۆڕی کۆمەڵایەتی و ئەبینێت کە ئەوروپا بینێت بە شتێکی ڕەنگە وڵاتە سەرسام بوو بێت بە جەوێکی بە هەر شتێک لە بوارانی کە لە وڵاتانە هەن ڕەنگە لێرە ئێمە باسی بچینە وردەکاریانەوە زۆر بکات بەڵام ئەوان هۆکارن هەم ئیعلامی کە ئەو ئیعلامی کە لە تۆڕی کۆمەڵایەتی هەیە چی ئەوانەی کە چوون هۆکارن بۆی کە گەنجان ڕابکێشن ئەو دەرگاکردنەوەیش کە لە وڵاتانەیە هەیە ئەوش کارێکی خراپە بەشێک لە وڵاتان کە دەرگایان کردوێتەوە بەهاچەنە خۆشبەختانەی سە بەشێکیان خەریکە ئەو دەرگایان داخستووە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە گەنجە چێ بە وڵاتانە جگە لەو هۆکارانی دیکەش کە باسم کرد کێشەیەوی کە گەنج داهاتوی خۆی نابینێ جا گەنجی وڵاتی ئێمەی وا فێرکراوە لە سەرەتاوە کە هەر کە تەخەڕوجی کرد ئەبێت تەعین بێ یعنی وا پێ نەگەێنراوە وا فێر نەکراوە کە تەواوی کرد ئەبێ ئیشێکی حڕ بکە چۆن بتوانێت ئێمە نەمانتوانیوە هەم ڕێکخراوەکان هەم حیزبە سیاسەکان هەم دەوڵەت حکوومەت نەیتوانێت دەستی گەنج بگرێت ئەم گەنجە ئاراستە بکە بۆی کە چۆن بتوانێت لە داهاتووە هەلی کاری دەستکەوت چۆن بتوانێت کار بکە کار بەردەست بخە ئەمە کێشەیەکی گەورەی لە وڵاتی ئێمە هەر تەواوی کرد ئەوێ بگا بەوەی کە یەکسەر تەعین ببێ لە ڕێگاوە بڵین لە خزمەت تاین ئەوە پارە و ئەوە موچە و ئەوە ماڵ و ئەوە حاڵ و کە ئەمەیش ئەستەما ئەگەر لەم وڵاتەیە لە سەرەتاوە حکوومەت ئەمەی کردوێت لە پێناوی مەرامی خۆی حیزبی سیاسی لایەنی سیاسی دەسەڵات بۆ ڕاکێشانی کۆمەڵە دەنگ و کۆمەڵە شتێکێکەوە کە بۆ خۆی پێویستێتی بە ئامانجگرتنی خەڵک ئەمەی کردبێ کە ئێستا و توانایی نەماوە ناتوانێ ئەمە بکە بیریشی لەوە نەکردوێتەوە چۆن حالی ئەمە بکە ئەوەیش بۆ خۆی گرفتە من لە خزمەتتانە باسی چارەسەری شەکەین زۆر باشە کاک سۆران دەمە لای بەڕێزت دەبینی زۆرێک لە گەنجان بە بەرچاوی خۆی و دەبینی هاوڕێکی لەو ڕێگایەدا دەمرێت دەخینکێت بەڵام ئەم هەر سوورە لەسەر ئەوەی کە هەر کۆچکە سڵ ناکاتەوە لەوەی کە ڕێگای مردن هەڵەبژێرێت ئایا ئەمە بۆچی وا لەو گەنجە دەکات کە کۆچ بکەوە یاخود دەگاتە ئەو شوێنە دەگاتە ئەوروپا ئایا ئەو بەهشتە و خەون و خەیاڵەیە کە بیری لێ کردوەوە کە دڵنیام ئێوە زۆر لەو گەنجانی کە چوونەتە ئەوروپا گفتوگۆتان لەگەڵاکردن و قسەتان لەگەڵاکردن کە دەزانن دۆخی ئەوێ چۆنە بسم الله طبعا من هەمیشە یەڵێم ینی تێگەشتن لە چەمکی کۆچ لە هۆکارەکان ئەبێ سەرەتا ئێمە لە گەنج تێبگەین ینی کەسێک کە ئەوێ کۆچ بکە وەکو تۆ ئەڵی ئەزانێ مەترسیەکانی چییە ئەزانێ ئەبێ پارە سەرفکە ئەزانێ ئەبێ لە ئاو بدات ئەزانە بێ لە کەم بژی ئەزانێ ئەبێ لەوێ ئەبێ ئیش بکات بەڵام ئەبینین ڕۆژانەگەر بە دڵنیایەوە کامەرەکە ئێوە چێتە بازارەوە ئەبینین لە سەدا 90 گەنجەکان بەڵێ هەرە ڕۆ یعنی ئەوان ئێمە وەکو پرۆژەی کۆچبەر دیارە ئێمە ڕاوێژەکەین لەگەڵمانەی کە ئەیانەوە کۆچ بکەن ئەم کەسانە ئەچین بە نیو سەعات بە سەعاتدا ئەنیش نەگەڵانە بە تەلەفۆن تۆ بۆ کۆچەکەی هۆکار چییە چی پاڵی پێوە ناوی ینی دەرچەی یەکەم تێگەشتن لەم بابەتە ئەبێت لە خودی ئەم کەسانە تێبگەین
ینی تۆ من هەمیشە ئەڵم گەنج نابێت لۆمەی بکەین چونکە بەڕاستی ئەگەر دانیشین گوێ لە معاناتی گەنج بگرین زۆرە معاناتی باشە لەبەرەوە ینی هەنگاوی یەکەمەوەی ئێمە لە گەنج تێبکەین نابێ بڵین بۆ ئەڕۆی نا من ئەزانم بۆ ئەڕۆ یانەگە دانیشی بە دڵنیایەوە زانی بۆ ئەڕۆ بە دڵنیایەوە تێگەی لەوەی کە نادڵنیایی سیاسی کۆمەڵایەتی ئابووری دارایی ئەمنی هەموو ئەمانە هۆکارم بۆی پاڵی پێ بنێ لەوە تێگەی کە بەڕاستی دوو جۆر هەمیشە ئەڵێم دوو جۆر هۆکار هەیە هۆکاری ڕاکێشەر بەمانایە کە لێەوە ڕایان نەکێشێت هۆکاری پاڵنەر ینی ڕاستە هۆکاری ڕاکێشەر هەیە کە لێەوە پاڵیانە ینی ڕایان نەکێشێت بەڵام بە دڵنیایەوە هۆکارگەلێکی زۆری پاڵنەر هەن لێرە ینی ئێمە وەکو ڕێکخراو تێبینی ئەەکەین ئەو شەوەی کە هەواڵ دێت ئەڵێ بەغدا و هەرێم ڕێناکەون بۆ بەیانی قاچاقچەکان شاییانە بۆ لەبەرەوەی گەنجێکی زۆر ئەڕوا ئەو بەیانەی کە دۆخێکی ناسەقامگیری ئەمنی لە وڵات هەیە بۆ بەیانەکەی قاچاقچەکان شاییانە بۆ لەبەرەوەی کۆچبەران ینی زۆرە بێ ینی من سەردانی ڕانێم کرد کە بەداخەوە سنتەرێکی کۆچی گەنجانە ینی هەموو شەوێک لە بازاری ڕانیەوە ینی خەڵک ئەڕوات کەواتە ئەم بە ئاشکرا ئەڕوات کەواتە ئەمە بێ بەڕاستی یەک لەوە تێبگەین نابێت تەنها لۆمەی گەنج بکەین ینی ڕاستە هەندێک بابەت هەیە کە پێوەستە بە خودی گەنجەکە بەڵام بەڕاستی هۆکارگەلێکی زۆر زۆر هەیە کە وا لە گەنج ئەکات یاخود حەق مافێکی پێدا لەوەی کە کۆچ بکە یاخود بیانوێکی پێدا لەوەی کە کۆچ بکە ئەمە گرنگە ئەمە لێرە گرنگە ینی من ئەبێ سەرەتا لە گەنج تێبگەم نابێت لۆمەی بکرێت لەوەی کە بۆ ئەڕا ئەگەر گەنجێک دانیشێنی باسی هۆکارەکانی کرد بە دڵنیایەوە دەیان هۆکاری حەقیشن پاڵە ینی دەیان هۆکارێک پیشاندە کە بەڕاستیڵی ئۆکەی تاڵ بڕۆ باشە بەڵام ئەبێ ئایا پێی بڵین کە ئایا من ئەمە لە تۆ تێگەم یەک بڵێ هەموو ئەم کێشانە هەیە بەڵام ئایا خودی کۆشەکە چارەسەرە بەدڵنیایەوە نەخێر لێرە ئەبێ ئێمە ئیش بکەین یعنی ئێمە ڕاگەیاندن ئێمە چالاکوان ئێمە سیاسی ئێمەی حیزبەکان ئێمەی چینی ڕۆشنبیر مامۆسار ئەبێ ئەلە منتەڵەقەوە ئیش بکەین کە بەڕاستی ئایا ئەمە چارەسەرەکەیە ئەویش چۆنە بێ بەوەی کە واقعیان پێپشاندەین لەوە کە خۆشبەختان ئێمە پرۆژێ کۆچبەر ئەرکی سەرەکیمانەوەیە کە ئێمە لێرە لە هەرمی کوردستان تیمەکانمان بەبەردەوامی کارەکەن بۆەوەی واقعیان پیشاندن کە ئەچنە تورکیا کە ئەچنە یۆنان یاخود بولگاریا کە ئێستا یاخود ئیتالیا کە ئێستا ڕێگەیەکی زۆر زۆر شایعە هەموو ئەم بابەتانە کە زۆر زۆر گرنگە ئەبێت تێبگەن لەوەی کە بەڕاستی ڕێگەکە زۆر سەختە کێشە و مەشاکیلەکانیان توش بێ هەموو ئەو نمونانەی کە لەوێن کە ئێستا لە کەمپەکانە گیریان خواردو بەداخۆ من لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە بەردەوامی خەریکم لەگەڵ ئەو کەسانی کە ئێستا لە لیتوانە گیریان خواردو لە کەمپەکانە گیریان خواردو زۆر زۆر هەوڵ ماوە لەگەڵ ئەو هەموو ئەو کەسانی کە لەوێن بتوان بە دەموچای خۆیان قسەمان بۆ بکەن لە بە ڤیدیۆ نایکەن یعنی بۆ ئەڵێن ئەوەنە دۆخمان خراپە ئەوەنە وەزمان ناخۆشە حەز ناکەین و نامانێ و ناتوانین دەرکەین لەبەر ماڵ و ماڵ لەبەر خزم و کەسوکار ئەوەنە وەزمان خراپ بەڵام ئێستا زۆربەی گەنجانیش بیر لەوە کەنەوە ئەڵێن ڕێگە چارێکی تر ڕێگایەکی تر کراوەتەوە بۆ ڕێگەیە ئەڕێن بزەبت بەدڵنێ بۆکو پێم وتی ینی ئەبێ لێرە کار بکەین بۆ ئەوەی کە بەڕاستی من تی ئەگەم لە تۆ بەڵام ئەوە چارەسەر نیە کەواتی ئێوە پرۆژەکەتان بە چ ڕێگایەک چۆن دەستانەگاتە ئەو گەنجانی کە بەنیازی ڕۆشتن کۆچکردن بۆ دەرەوەی ئێمە لە ڕێگەی تیمەکانمانە بەڵار لە ڕێگەی تیمەکانمانەوە لە ڕێگەی سوۆشیال میدیا و لە ڕێگەی میدیاکانەوە ئەو گەنجانە قەت بۆ خۆیان پەیوەندیتان پێوە بکەن تا قسەیان بۆ بکەن یاخود هەرە بێ ئێوە بەدوایان بکەون و بیان دۆزنەوە هەردوو شێوەکەی هەیە ئێمە بە هەموو ئامێرەکان دوایانەکەوین و ئەوانی بە دڵنیایەوە کە ڕیکلامی ئێمە بین کە ئاگادارکردنەوەی ئێمە بین ئێمە فۆرمێکمان داناوە تەمەن ئۆنلاینە یەک دقی پێچێت کە هەر گەنجێک کە بیەوێت کۆچ بکات پڕی بکاتەوە ئێستا لە قۆناغی سەر ینی داهاتوی پرۆژەکەمانە تقریبەنەوە 3 مانگە دەستی پێ کردووە فۆرمێکمان داناوە ئەم فۆرمە گەنجان ئەتوان لە ماوەی 1 دقیقە پڕی بکەنەوە ژمارە تەلەفۆن ئەوانە بە زووترین کات لە ماوەی هەفتەیەکدا ڕایشکارەکان ئێمە تەلەفۆنی بۆکەن یعنی ئەمە وکڵێ لە فەیسبوک هەیە لە هەموو شوێنێک ئەتوان لە وەبسایتەکەمان هەیە ئەم گەنجانە ئەگەر کەسێک بیەوێت بەتەمایە کۆچ بکات بیری لە کۆچ کردوێتەوە ینی دڵنیام لەوەی کە دەیان کاتژمێری داناوە بۆ ئەوی بیر لە ڕێگەکە بکاتەوە بیر لە پارەکە بکاتەوە بیر لە جێشتنی خزم و کەسوکاری بکاتەوە تەنها 2 سەعاتش پێویستە بیر لەو کاتەوە کە پەیوەندی بە پرۆژەی کۆچبەرەوە کات سا بەڵکو بتوانین ئێمە جارێکی تر
وای لێ بکەین کە دووبارە بیر بکاتەوە لەم مەسەلەیە چونکە زۆر جار بەداخەوە بە پێی و ئامارانێکی ئێمە هەمانە ئەو گەنجانێک کە تەلەفۆنمان بۆکەن ڕاوێژیان لەگەڵاکەین ئێمە چینە زانکۆکان بەداخەوە ئێستا بوونی کۆرۆنا تۆزێ بابەتەکەمان سنووردار بووە زانیارێکی زۆر سەطحیان هەیە لەسەر مەسەلەکە لەوە تێگەن کە قاچاق لەوانەیە درۆ بکات لەگەڵ ڕێزمان ینی لەوە تێگەن کە پاریان پێویستە لەوە تێگەن لەوانەیە کەمپەکان بەڵام لە ورد و درشتی مۆزوعەکە تێناگەن لەم نمونانە تێناگەن کە ئێمە وەکو کەیس لامانە و پێیان پیشانە دەین ینی لەوانە تێناگەن بەداخەوە من لە وەکو باسم کرد لەگەڵ لیتوانەوە من لە بەبرادرانی دەرهێرشم و خۆزگا ینی یەکێک لەوێ ئێستاکاری خێرخوازیەکە ئەیتوانی ینی ئەو دەرکێت بەڵام کۆچبەرەکان بە هیچ شێوەیەک ئامادەنین بەڵام بە سەوت زۆر ئاسایی ئەتوان قسە بکەن ینی ئەو کەسانی کە ئەیانەیە بۆن بۆ لیتوانیا بڕوە من ئەتوانم ژماری دەیان کەسیان دەمێ قسەیان لەگەڵا بکەن وەرن دۆختان چۆنە من ژبێمیان نەیەم بەڕاستی ینی ژماری دەیان کەسمان لایە کە لەناو یەختەکانە دۆخێکی زۆر ناخۆشیان هەبووە کە ئەم نمونانە ئێمە بەکاری هێنین بۆی بتوانین هاوکاری ئەم گەنجانە بین بەڕاستی و بابەتێکی دیکە مەسەلەی خودی سوود و پێویستی مانەوەی گەنجە لێرە چونکە زۆر جار بەداخەوە هەموو ئەو گەنجانی کە ئەڕۆن گەنجی ناڕازین ئەیکەواتە کێ گۆڕانکاری بکات لێرە یاکەواتە کێ ئەم ناڕازیانە بەرهەم بهێنێت باشە بۆی بتوانین گۆڕانکاریە بکەین لێرە لەبەرەوە ینی من زۆر تەرکیز دەکەم لەوەی کە میدیا بێ ڕۆڵێکی زۆر کاریگەر و باشی هەبێت لەسەر ئەم مەسەلە بەداخەوە دوو جۆر میدیامان هەبوو لە ماوەی ڕابردووە میدیایەک وتێتی نا هیچ کێشەمان نییە کوردستانێکی ئارام خۆشە حکومەتێکی بەهێزمان هەیە ئەمە گەنج تووڕەترەکە میدیایك دیکەمان هەیە نا هیچمان نییە حکومەتمان نییە دار نییە بەرد نییە بڕۆ بۆ کورد ینی زۆر بەداخەوە لە سەرتا راپۆرتەکانە لەوانەیە هەمومان بەشێک بوومیلەوە بۆ بەدەستێنانی ژیانێکی ئارام و سەخامجی ڕۆی لە ئەوروپا کرد نا ینی بەڕاستی بەداخەوە بینی بۆن یەک ئامار حەزەکەم باسکەم بۆی گەنج لێرە بە جوانی تێبکە و بەپی ئامار تێبکە تەنها لە ساڵی 2020دا 10,000 عێراقی گەڕاونەتەوە بۆ عێراق یعنی ئەمانە کۆچیان کردووە تورکیان بینیوە لەوانەیە گیرابن پاریان سرف کردووە دایانە لە ئاو لە کەمپەکانە ژیاون ڕۆشتونەتە ئەو وڵاتی کە خۆیان ئەیانەوێت ئیدی ئەڵمانیا بەریتانیا یان هەر وڵاتێکی دیکەی ئەوروپی ئەمانە بە خۆ بەخشانە گەڕاونەتەوە باشە کەواتە ئەمە ئەبێت تێبگەیلەوەی کە ئەم 10,000 عێراقی لە ماوەی یەک ساڵدا بۆ گەڕاونەتەوە لەبەر ئەبێت تێبگەی کە بەڕاستی ئەوروپا ئەوە نەبوو کە چاوەڕێیانەکرد دۆخەکە زۆر ناخۆشە مافی پەنابەرێتیان نادرێتێ و زۆر شتی تریش کە لەوانێ کاکسۆران دەگەڕێمە وڵات کاک پێشنگ کاکسۆرانی ژاماژی بەوە کرد ئەو گەنجانی کە دەڕۆن دەنگی ناڕازین زۆرێک لە چاودێران و چالاکەوانی مەدەنی دەڵێن حکوومەت و دەسەڵاتداران پێیان خۆش ینی کاراسانی دەکەن بۆی ئەم گەنجە دەزان کە ئەم گەنجانە دەڕۆن دەنگی ناڕازین ئایا بەجددی وایە کە دەسەڵات و حکوومەت پێی خۆشە کە ئەم دەنگە ناڕازێنە لە کوردستاندا نەمێنبووی کە ساحەکە بۆ خۆیان چۆڵ بێت و گەنجێکی بەهێز و بەتوانە و قسەزان و باش لە کۆمەلگادا نەمێنێت ئەوەیان گومانی تیان نییە ئەم وڵاتە ئەو دەسەڵاتە پیرەی بەڕێوەیە بە ئەو دەسەڵاتە شاخیەی کە بەڕێوەیە بە کە لە شاخ هاتۆتە خوارەوە و دەستی کرد بە حکومڕانیەک و ئەوە کە هەمومانی بینین وازانم زۆرمان لەسەر دەسەڵات وتۆ ئێڵێین دەسەڵات هەرچەنی لەسەر بڵێ هەرکەمە ئەورەم دەسەڵاتە ئەوەندە خراپە بەڵام ئایا ئەمە حەلە خەڵک لەم وڵاتە ماڵی خۆی حاڵی خۆی ژیانی خۆی خاکی خۆی بەجێبی هێڵێ بۆ کۆمەڵێک خەڵکێک کە من هەموو کات هەر ئاوام ناوهێناوم پێم وتون چەتەی حکومڕانی هەروایش ئەڵێم لە هەر کەناڵێک بێت لە هەر ڕاگەیاندنێک بێت یعنی ئەکرێت و ئەمە بەجێب هێڵیت ئەکرێ ماڵەکەی خۆت کە کەسێک دێتە سەر ماڵەکە سەر ژیانت تۆ بۆی بەجێب هێڵیت ناکرێ ئێستا لە وڵاتە گروپی فشار هەیە ڕێکخراو هەیە دەستگا هەیە ئەم گەنجانە ئەبێ لە ڕێگەی گروپی فشار و دەستگا و هەر شێوازێکی فشار کە پێویست بێ ئەبێ بگیرێتە بەر بۆی ئەم حکومڕانە ئەم دەسەڵاتە بەخۆیان بێتەوە جاتەوە ئەوە 4 ساڵ جار هەڵبژاردن تێ کاکە یعنی ئەو خەڵکە ئەم دەسەڵاتە فێڵێکی تری کردو لەو خەڵکە بە شێوازێکی دیکە هاتووە هەڵبژاردننی لای تۆچی یا دەنگ بە خۆی بدەیت یا خەڵک ناومێت بکات کە دەنگ بە کەسی کە نەبدەیت بەلایەنی دیکە بە باشتر لە خۆی وای وێ نایکرۆ لای گەنجان هەمووی وەکو یەک خراپە لە دنیای شتیوان نیە حیزب هەیە حیزبی دیکە هەیە ئەم حیزب نا ئەو حیزب چی حیزبێک باشە منم دەسەڵاتە گۆڕم یکەم بە یەکێکی دیکە کە ئەمەم لە کۆڵی خۆم کردەوە ئاسانەوەی دیکە لا ببەم و لە کۆڵی بکەمەوە لەم وڵاتەیە گۆڕانکاری ئاوا دروستە بێ ئەمە بەڵام من بێم باسی حەلی دیکە بکەم لە غەیری ئەمە
یعنی مامۆسایانی ئاینی لە مزگەوتەکانەوە پێویستە ڕۆڵی کاریگەر ببینن لەم بوارە بە تایبەتی ئەم وڵاتە ئەم میلەتە خەڵکێکی مسلمانە سەر هەڵگرتنی گەنج ڕۆیشتن بە وڵاتێکی ئەوروپی لەوانەیە بابەتە زۆر گرنگ نەبوو بەلای مامۆسایانی ئاینی بەڵام زۆر گرنگە کە گەنج لە وڵاتە بمێنێتەوە ڕێگر من لەوەی کە کۆچ بکەن و باسی ئەو بکەن بەتەکید گۆڕانکاری هەر گۆڕانکارێک بێ لەم وڵاتە گۆڕانکاری ئاینی سیاسی ئابووری کەماڵین گۆڕانکاری ئاینەکەی شەڵێنە لەسەر دەستی گەنجەکرێ لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر دەستی گەنج کراوە لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکە بۆی مامۆسایان ڕۆلی کاریگەر ببینن ئایا ڕۆیشتن بە وڵاتێکی بێدین کە ئێمە پێڵین کافر هەر شتێکی دیکە لە ڕۆ ئاینەکەیەوە ئەمە دروستە ڕەوایە مامۆسایانی ئاینی چەندە ڕۆڵیان بینێ لەم بوارە ئەبێ ڕۆڵی خۆیان لێرە بەدەر بخەن ئەو باسیەوەم کە سلکی پەروەردە ڕێکخراوەکانی ڕێکخراو سەنتەراتەکان ئەبێ ئەوان بێن معاناتی ئەم گەنجە وەکو کاکسۆران باسی کرد ئەم معاناتانی گەنجان چییە بێن دابنیشن حلێک بدۆزرێتەوە بۆ معاناتە بۆچی تا ئێستا ڕێکخراوەکان هەڵنەساون ئەم ڕۆڵە بگێڕن ڕەنگە ڕێکخراوەکان تەواو گەنجی فەرامۆش کرد و ئیهمالی کردووە بەشێ لە ڕێکخراوەکان ڕەنگە هەڵبستن بەڵام و ڕێکخراوە گەورانی کە لە وڵاتەیە ئەوانیش پاڵپشتی دەسەڵاتن دەسەڵات لەگەڵ یانە هاوکاریانە پاڵپشتیانە ڕەنگە بەشێکی بۆ ئەوە گەڕابێت ئەو ڕێکخراوانی کە دیکە هەن کە لە ڕووە پاڵپشتێکی وا گەورەیان نییە لاوازترن ڕەنگە توانی بێتی قەنەعەت بەدە گەنج بکە بەڵام تۆ هەتا ئەو قەنەعەت بەداکە هەزار ئەڕوا کارەساتەکە لێرە بێ هەموو توێژەکانی ئەم کۆمەلگایە لە مەترسیەمە ئاگدار بکرێتەوە کەم نەڵێ مامۆسایانی ئاینی ئەبێت دایک و باوکی ئەم گەنجە ئاگدار بکرێتەوە خۆ هەر گەنجێکە ڕوا کاکسۆران ڕەنگە شارەزاتر بێ بڕێکی پارەی زۆری ئەوێ ڕەنگە کە تۆڵی دەفتەر و نیوەک و 2 دەفتەر دۆلار و کەمە بڕێکی زۆر پارەیە ڕەنگە لەم تو وڵاتە بتوانێت بزنسێکی پێ بکە کارێکی پێدابین بکە پرۆژێکی بچووکی پێ دروست بکە ئەم دایک و باوکە چۆنم بڕە پارێدا بەم گەنجەی بەم لاوەی خۆی و ئەیدا بەدەم ئاوێکە و ئەڕوا کەس نازانێت چی مەسیرێکە بێ بەچوو ئەگا ینی ئەم ڕێگریەکانیش هەستەکەم کەم بن لەلایەن دایک و باوکەوە ئەویش بۆ خۆی گرفتە ئەبێ ئێمە بێن ڕێگرێکە لە دایک و باوکە و دەست دایک و باوک بە چ شێوازێک ئەو مناڵی ببەسێتەوە نەیەڵێ بڕوات ئەبینین کە گەنجێکەڵێ هەر ئەڕۆم گەنجی وایەڵێ بە دایکی بیژمری هەواڵی مەرگیشە بە من بدەن من هەر ئەڕۆم آخر چۆن ئەڕوا ڕاستەم قسەیە ئەگەر تۆ پاڵپشتێک ئابوورەکەی نەکەی چۆن ئەڕوا ناچارە بەوە خۆی تا تورکیا ئەڕوا تورکیاوەی تێ ناچێت ڕاستە کە ئەیار بۆ مەرگە دایکەکە ناچارە یاخود باوکەکە ناچارە لایەنە وشیارەکە لە پێشی هەموویەتی لایەنە وشیارەکە ئەبێ لە مامۆسایەکی ئاینیەکەوە لە مامۆسایەکی قوتابخانێکەوە لە مامۆسایەکی زانکۆیەکەوە لە سەرکردی حیزبێکی سیاسیەوە لە هەموو ئەمانەوە ئەبێ حکوومەتەوە وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەبێ هەمووی کار بکرێ بۆەوەی کە چۆن ڕێگری بکرێت لەم ڕۆشتنی لێشاوی گەنجە بۆیە ئێمە ئەم نابینیت ینی بۆ شکڵە فراوانی کە ئەڕوا هەستەکەم کۆمەلگا هەمووی لە ئاسیەمەیە ینی بێدەنگە لە ئاسی ئەم ڕۆیشتنە بە لێشاوەیە راپۆرتێکی ئەعلامی ئەبینیت راپۆرتێک لێرە راپۆرتێک لەوێ ڕێکخراوێک شتێکی لەسەرەکە بەڵام ئەمە نەبووە بە هەموو خەمی هەموو کۆمەلگا ئەگەر ئەمە نەبێ بە خەمی هەموو کۆمەلگا حل ناکرێ چارەسەر ناکرێ ئەو قەنەعاتە دروست ناکرێ زۆر باشە کاکسۆران بەگشتی ئەگەر دەرفەتمان زۆر کەمە چارەسەرەکان چین ئێستا لەوانەیە زۆرێک لە گەنج بینەری ئەم بەرنامەیە مەژبێ وڵای بڵێ تا بەیانی قسەشم بۆ بکەم نەرەڕۆم ئەین چارەسەرەکان چین کە کار لەسەر بکرێت کە گەنج بەڕێژێکی زۆر کەم ئەگەر کۆچ بکەن منەڵێ میشەڵم یاخوا مەسەرەن حکوماوەسا باسی کرد کە پارەی نەداتێ بەڵام یاخوا هەرزەکار یاخوا نەکە کەڵکەڵە نەکە دەست مێشکی چونکە بەڕاستی هەم ژیان لە خۆی و هەم لە دایک و باوکیش ئەوەکە چونکە ینی وەکو باسم کرد ینی پاڵنەرەکان ئەوەنە زۆرن ینی ناتوانین ڕێگریان نەکەی بەڵام چارەسەر چییە بەڕاستی چارەسەرەکانیش هەروە ئاسان نییە چونکە هەمەلایەنن ینی بۆ نمونە منەڵم کێشە لایانی سیاسی و ئابووری و دارایی و کۆمەڵایەتی دەوەرە ئەمانە چارەسەرەکە ئەمانە چارەسەرەکە بوون ئێمە بین بە ئەوروپا وەنیە نمونەشم چییە نمونەمەوەیە کە کۆچی پێشەوانەمان هەبوو لە ساڵانی 2007 8 9 تاوکو 11 ئێمە کۆچی پێشەوانەمان ینی بینی لە هەرێمی کوردستان بۆ ئەو کاتە دۆخی دارایی تا ڕادەیەک بەرەو سەقامگیری ئەڕۆشت زۆر باشترە بوو کوردستان ئیسیسمارێکی زۆر باشتیا بوو شەپۆلێکی بێشمار خەڵکڕانەوە هەبوو دکتۆرە چەندین دکتۆرە مامۆسای زانکۆ ینی خەڵکێک لەوێ سەقامگیر بوو ئاهاتنەوە نیە ماوەکی زۆر خەڵکی ئەوروپا کە دەیان ساڵ لەوێ بوون ئاهاتنەوە بۆ هەرێمی کوردستان خانوویانە کردی ئیسیسماریانە کردی خەڵکی دوکانی دانا بزنسی خۆیانان دانا دکتۆرەکان ئاهاتنەوە لێرە خزمەتیانە کرد
بۆ لە بەرەوەی ئاسوەیەکی دیار هەبوو بۆی کە دۆخەکە بەرەو باشتر ئەڕوا بەڵام بەداخەوە کە دوای هاتنی قەیرانی دارایی و شەڕی داعش هەم ئەوان و هەم کۆمەڵێکی دیکە کەواتە بڵین چی چارەسەرە بەڕاستی چارەسەر ناتوان بڵێن ئەمە خودی چارەسەرە بەڵام ئەکرێ بڵین چارەسەر چییە بۆ هێشتنەوەی گەنج ئەمەیان بابەتەکەی چونکە من بڵم وەرە ئەوە کارەبای 24 ساعت وەرەوە وەرە ئەوە ینی هەلی کار و چونکە هەلی کار لە 95 ئەو گەنجانی کەڕان ئەوە ئەم باش ئیشێکم بۆ دەزەرەوە ناڕۆم ینی ناڕۆم تاو لەبەر وەکو پرۆژەکەتان توانیتانە تا ئێستا شتێک بم بۆ گەنجان کە نەیەڵن بڕۆن زۆر هەوڵی ئەوە دەین بۆ نمونە فەیسبوک گروپێکی زۆر باشماندانە بە بەردەوامی هەلیکاری تیادانی زۆر لە ڕێکخراوەکان هاوکاریمان کردو هەمانگیمان کردووە ئەگەر هەلیکی کاران هەیە بۆ نەبەشی ئێمە بدەن 5 هەلیکارمان بدەنێ بۆ نمونە هەموو ئەو ئیڤنتانێک کە باس لە هەلیکارەکان ئێمە بە بەردەوامی لە سوۆشیال میدیای خۆمان بڵاوەکەینەوە خەڵکینە ئەمە هەلیکارە چەندین ئێستا حالێن خەریکی دۆکیومنتێکی 11 لاپەڕین کە local alternative and opportunities ینی جێگرەوەی یاسایی و ناوخۆی لە هەرێمی کوردستان یانی تۆ کە بیل لە کۆچەکەیتەوە وازە لە کۆچەنا چی بکەیت ینی دۆکیومنتێکی 11 لاپەڕێ ئێستا بە بەردەوامی خەریکین زانیاری تیادۆزینەوە هەموو ئەو پرۆژانێک کە هاوکاری گەنجەکەن هەموو ئەو وێبسەدانێک کە هەلی کار بڵاوەکەنەوە هەموو ئیڤنتانێک کە هاوکارە بن بۆی گەنج بزنسی خۆی سەربخە ئێمە هەوڵدەین لەم ڕێگانەوە ینی بە دڵنیایەوە زۆر باشیش کاری کردووە گەنج کە ئەوکو پێم وتی من ناتوانم بڵێم چارەسەری کێشەکان دەکەم بەڵام ئەتوانم بڵێم وەرە بە چارەسەری ئەو کێشەی کە خۆت هاتە لەوانەیە وەکو پێم وتی هەلی کارە یان بابەتێکە لێرە زۆر جار کەسەکە هەر لە مێشکایەتی هەوڵدەم لە ڕێگەی یاساییەوە ینی ئێستا بۆ نە پرۆگرامی چیڤنی کەم بۆ خۆم ینی گەنجەکەم لە وڵاتە ئێستا سەرقاڵی پرۆگرامی چیڤنینم کە بتوانم بە شێوەیەکی یاسایی ئاسایی بتوانم بڕۆمە دەرەوە بخێنم باشە لەوە دەیان زەمالی ئاوامان هەیە کە ساڵانە ڕائگەێنرێ ئەمە دوو سوودی هەیە یەک بەڕێگەیەکی یاسایی ئەڕوا و هیچ کێشەیەکی تیان نیە دووش ئەو کێشەی ئەو خاڵی کە کەوتۆتە مێشی کە ئەبێ ئەم وڵاتانە ببینێ وڵاتێکی خارجی بینێ ئەمەشی نامێنە بەڕاستی بۆیە زۆر کەسە بینی کە ئەچێ ماستەرە خوێنێ کە ئەچێت دکتۆرا خوێنێ دێتەوە یعنی وەکۆڵەتی ئەگالەوەی کە وڵی ئەوێش وانە بوو هەمووی خەریکی خوێند هەمووی خەریکی ئیش بوو کاکە وڵی ینی من زۆر کەس ینی بیستمەتەوەڵەن ینی ڕۆشتمە میسر وتم خوای گیان کوردستان باز با بڕم کوردستان ینی کاتە میسر لەوانە پێمان وابێ وڵاتێکی ینی لە ئێمە باشتر نەکەوەی لە ئێمە باشتر بێت لەوانێت تا ڕێ لەبەرەوە زۆر گرنگە ناتوانین بڵێن وەرن با کێشەکانتان حەڵکەین بەڕاستی ئەوەی کە پێی وابێ چارەسەر بۆ کۆچ ئەدۆزێتەوە زۆری پێویستە ئەبێ دەسەڵاتی سیاسی بگۆڕێت ئەبێ ئەنی خۆشی نەگۆڕێت بەڕاستی بێ فکری بگۆڕێ خزمەت گوزاری زیاد کرێت لە بەرەوەم کێشانە بەڵام زۆر گرنگە کە ئێمە وا لە گەنج بکەین کە بەرگەی ئەم ناخۆشیانە بگرێ پێی وابێ کە نەخێر وەکو مامۆستا فەرمی کەسی هاتە ماڵەت من ڕانەکەم لێ دوجار پرۆژەکەتان توانیوێت یاخود ئەوەنە کاریگەری هەبوو کە نەهێڵێت هیچ نەبێ پۆلێک زۆر خۆشبەختانە دەیان ڤیددیۆ دەیان نامەی دەستخۆشیمان بواتەوە کە زۆر سپاس دوای ینی زۆر دڵخۆشین لەوەی کە ئەو ڤیددیوانە بینین کە بەڵێ دوای ڕاوێژەکەی ئێوە من قەنەعەتم گۆڕی من بزنسی خۆم دانا من خەریکی ئەمە بووم ینی زۆر جا باسەکەم باوک لەسەر خانەکە نووسێت ئەم خانە بۆ فرۆشتن سڕیەوەیەوە ڤیددیۆکەی بۆ ناردوین ینی زۆر کۆلە پەیامی دەستخۆشیمان بۆ هاتووە چونکە وەکو باسم کرد بەداخەوە زۆرێک لەوانەیە کە ئەیانەوێت کۆچ بکەن داتا و ئامار دۆخی ڕاستەقینی ئەو شوێنە نازان بۆیە کاتی ئێمە بۆیان باسەکەین کە ئەمە دۆخەکەیە کە ئەمە وەزعەکەیە کە ئەمە فەرم و خۆت قسە بکە لەگەڵ ئەوانەیە کە لەوێن بەدڵنیاوە لە دۆخەکەتیەکە دەستخۆش کاک پێشنگدەینەوە لای بەڕێزت کاتمان زۆر نەما بزانین دو پەیامی بەڕێزت چییە؟ وڵی جا دو پەیامی من ئەوەیە گەنج نابێ ئەم وڵاتە بەجێ بێڵێ ئێمە وەکو سەنتەری خۆمان وەکو ئەو شوێنانی کە دەستمان پێگا وەکو ئەو شوێنانی کە دەممان پێگا هەموو هەوڵێکی خۆمان ئەدەین بۆی گەنج کۆچ نەکە هەموو هەوڵێکی خۆمانە خەینە گەڕ کە بۆی گەنجان کۆچ نەکەن کە بەڕاستی ئێمە پێمان کارەساتە بەڵام ئەم هەوڵدانانیش تەنها بە قسە حەل نابێ ئەبێ من بتوانین وەکو کاکسۆران باسی بێت ڕێگات چارەسەر بدۆزینەوە بۆ خوێندنی ئەنێریت ئەتوانی لە وڵاتانە
بە پێو کەسانی کە شارەزان لە تورکیا لە ئێرانە لە وڵاتێکی دیکە بتوانیت خوێندنی ئەو پارەی کە سەرفێکا بەو ڕێگای بە هەدەرێدا لە خوێندنێکی سەر بکات بە توانایەکی باشتر بێتەوە وڵاتێکی ترەبینێ عقلێکی باشتر ئەتوانی کۆمەڵ ڕێگای بۆ پێشنیار بکەین بتوانین ڕێگەی لێ بگرین بە هەمومان بتوانین هەم بە ئیعلام هەم لە کەرتی پەروەردە هەموو کەرتانی دیکە ڕێگە بگرین کەولەوەی کە گەنجان کۆچ نەکەن بۆ وڵاتانی دەرەوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک پێشە مەحمود کارگەری ئۆفیسی گشتی سنتەری پەرپێدانی لاوان و بەڕێز کاک سۆران ڕەشید بەرپرسی میدیای پرۆژەی کۆچبەر زۆر بەخێربێن. خێربێن. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکی سەرجەم شار و چارەچەکان دەچینە بڕگەی پەیامنێران و دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوای گەورەت لێ بێوم کاتت باش زانیاری و کار و چالاکی لای تۆ چی هەیە فەرموو. بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش دیارە لە درێژەی بەڕێوەچوونی بانگەشەکان بۆ سەرخستنی لیستی دادگەری لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە دەی مانجی داهاتوو بەڕێوە بچێت بڕیارە سبەی هەردوو ئەنجومەنی بازیان و ئەنجومەنی بەردەقارەمانی کۆمەڵی دادگەری کوردستان لە شارۆچکەی بەردەقارەمانی سەر بە ناحیەی بازیانی پارێزگای سلێمانی کەرنەڤاڵێکی جەماوەری بۆ سەرخستنی لیستی دادگەری کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێوە بەرن دیارە کە تاکە کاندیدی سنوورەکە بەڕێز مرواری محەممەد جافە کە کاندیدی ژمارە 33ەیە لە لیستی کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڕیارە سەرەتای کەرنەڤاڵەکە لە هۆڵی ئەنجومەنی بەردەقارەمانی کۆمەڵی دادگەری بەڕێوە بچێت نزیک مزگەوتی ئەبوبەکری سدیقی لە شارۆچکەی بەردەقارەمان و دواتر بەبەخشینەوەی پۆستەر و کەرنەڤاڵێکی ئۆتۆمبیل لە ناو بازاڕی ئەنجومەنی لە ناو بازاڕی ببورن شارۆچکەی بەردەقارەمان و ناحیەی بازیان بۆ سەرخستنی لیستی دادگەری کۆمەڵی دادگەری کە وەک ئاماژەم پێکرد بڕیارە سبەی واتە هەینی لە کاتژمێر 3:30 پاش عەسر لە بینای ئەنجومەنی بەردەقارەمان بە نزیک مزگەوتی ئەبوبەکری سدیقی بەڕێوە بچێت و بە ئامادەبوونی بەڕێز مرواری خان کە وەک ئاماژەم پێکرد کە تاکە کاندیدی کۆمەڵی دادگەریە لە سنوورەکە و کاندیدی ژمارە 33 و بە ئامادەبوونی بەرپرسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری ئەمە وەکو ئاماژەیەکم پێکردبووی هاوڵاتیان وەلایەنگرانی کۆمەڵی دادگەری ئامادە من لەو کەرنەڤاڵە بۆ سەرخستنی لیستەکەیان و بابەتێکی تر من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم دیارە من ئێستا لە یەکێک لە پارکەکانی ناو سنتەری قەزای چەمچەماڵم دیارە بە جۆرەی ئەو ئاماری کە من لە شارەوانی چەمچەماڵ وەرم گرتووە لە سنتەری قەزای چەمچەماڵ 34 پارک بوونیان هەیە لەگەڵ ئەوەی سەرۆکی شارەوانی ئاماژەی بەوە کردووە کە سەرجەم پارکەکان باخەوانیان هەیە بەڵام بەشێکیان پاسەوانی شەوانەیان نییە بەڵام وەک لەوێنەکانە دیارە هاوکارم کە ئێستا ئیگوازێتەوە بەشێک لە پارکەکان زۆر بێ خزمەت دیارن من ئێستا لە پارکێکم لە گەڕەکی ئاشتی قەزای چەمچەماڵ دیارە ئەم پارکە وەک لەوێنەکانە دیارە ڕێژەی سەوزایی زۆر کەمە لەم بەشەیە وەک لەوێنەکەیان دیارە ئەگەر هاوکارم بیگوازێتەوە لێرە هەر دەرگای پێوە نەماوە بەڵام ئەوەی من قسم لەگەڵ سەرۆکی شارەوانی کردو باسی لەوە کرد کە سەرجەم ئەو 34 پارکە پاسەوانیان باخەوانیان هەیە ببورن بەڵام پاسەوانی شەوانەیان نییە بۆیە ئەو چۆن ئەڵەی ئەو خەتایی خستە ئەستۆی هاوڵاتیان کە وەک پێویست هاوکاریانین لە پاراستنی پارکەکان و ڕێژەی سەوزایی لە سنوورەکەیە بۆیە داواکار بوو لە هاوڵاتیان کە هاوکاریان بێ بۆ پاراستنی پارکەکان چ وەکو ڕێژەی سەوزایی چ وەکو کەلوپەلەکانیان بەو پێی کە پارکەکان بۆ خزمەتی هاوڵاتیان دروست کراوە من دێمەوە بەردەم کامێرا دیارە کۆتا بابەت کە ئەمێ ئاماژەی پێ بکەم لەگەڵ ئەوەی چەند ڕۆژێکی کەممان ماوە لە وەرزی هاوین وەوردە بەرەو وەرزی پاییز هەنگاوەنین بەڵام تا ئێستا کێشەی کەماوی لە سنووری قەزای چەمچەماڵ و هەردوو ناحیەی شۆڕش و تەچێ بەردەوامی هەیە و لە ئێستاە بڵین ئاسەرەی پێدانی ئاوی ماڵان لە نێوان 80 ڕۆژدای ئەمە وەک ئاماژەم پێکرد لە کۆتایەکانی وەرزی هاوینان و سەرڕای ئەوەی لە ماوەکانی ڕابردووە چەندین جار بەڵێ بەرپرسان بەڵێنیان داوە بۆ چارەسەرکردنی کێشەی کەماوی لەم سنوورە بەڵام تا ئەم ساتەی مقسەیتاکەم کێشەکە بەردەوامی هەیە. سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری سپاس بۆ زانیاریەکانت.
بڵازان و خۆشەویستان بابەتێکمان هەیە کە پزیشکێک باز لە چۆری خوێن دەکات زانین چۆری خوێن چییە و هۆکارانە چین کە تووشی چۆری خوێن دەبینەوە یاخود و خۆراکانە چین کەوامان لێ دەکات تووشی چۆری خوێن ببین و چارەسەرەکان چین و پارێزیەکان چین کە لەبێتەوەی کە چۆری خوێن پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. زۆر سپاس. خۆی بەرزی چۆری خوێن نەخۆشی نییە، حاڵەتێکە بریتە لە بەرزبوونەوەی ڕێژەی چۆری ناو خوێن. ئێمە بە شێوەیەکی گشتی چۆری ناو خوێن دوو بەشی ڕێسیمان هەیە، سەرەکیمان هەیە، ئەویش چۆری کۆلیسترۆڵ و چۆری ترایگلیسرایدە کە بەس چۆری سیانی ناوابرێت و چۆری کۆلیسترۆلیش ئەویش لە چەند بەشێک پێگاتووە، باوترینیان LDL و HDL-ە. LDL-ەکە بە چۆری خراپ ناوزەند دەکرێت و HDL-ەکەش بە چۆرێکی سوودبەخش ناوزەند دەکرێت. ئەوەی کە گرنگە ئەم چوار نوع چۆریە زۆر گرنگن. LDL و HDL کە بەشێکن لە کۆلیسترۆل لەگەڵ چۆری سیانی کە ترایگلیسرایدە. باشە ئەوەی کە پێ ئەوترێت چۆری ژێرپێست یا چۆری سەرجگەر یا چۆری دەوری دڵ، ئەمانە تێرمێکی زۆر نازانستین و زۆربەی کات لەناو خەڵکا بڵبڵاوە بەس بەکارهێنانیان شتێکی زانستی نییە و زیاتر ئەو چوار نوع چۆری کە لەناو خوێنە بە پشکنینی خوێن دەرەکەون ئەوانە بە شێوەیەکی زانستی باسکراون. بەڵێ بە تەئکید تەوان هۆکاری بەرزی چۆری خوێن بۆیە هۆکاری بۆ ماوەیی بێت، بۆی هەیە هۆکارێکی بەدەست هاتوو بێت بۆی هۆکارگەلی حیاتەوە. هۆکارگەری بۆ ماوەی زۆرمان هەن کە هەندێک بنەماڵە ئایلە بە ویراسی چۆریەکانیان بەرزە بۆی خەلێکی ویراسی و جینیەوە چۆریەکانیان بەرزە بێتەوە، هەم چۆری کۆلیسترۆل بۆی هەیە بەرز بێتەوە و هەم چۆری سیانیش بۆی هەیە بەرز بێتەوە بەجیا جاریواژەیە بە یەکەوە هەردووکیان بەرزە بنەوە. هۆکاری بەدەست هاتوو کە بەهۆی ژیانەوە دروزە بێت لە هەموو تەمەنێکە احتیمالی هەیە چۆریەکان بەرز ببنەوە، هەر لە تەمەنی مێرمنداڵیەوە هەتاوەکو تەمەنی گەورە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە تەمەنی گەورە زیاتر بەرزی چۆریەکان ڕوئەدات. هۆکاریشی زۆرە، لەوانەیە گەر هۆکارەکانی باس بکەین لە باوترین هۆکارەکان بریتی بێ لە زۆر خواردنی کالۆری و نەجوڵان و وەرزش نەکردن لەگەڵ بوونی هەندێک نەخۆشی کە لە کەسەکەوالەکە چۆریەکانی بەرز بێتەوە. لە باوترینیان لەوانەیە نەخۆشی شەکرە بێت، لەوانەیە نەخۆشی کێشەی گورچیلەکان بێت، نەخۆشی جگەر بێت، ئەو کەسانی کە مادەی کحول و مەشروبات ئەخۆنەوە ڕێژەی چۆریەکانیان بەرز بێتەوە. خۆی چۆری سەرجگەر بریتە لە کۆبوونەوەی چۆری سیانی لە ناو خانەکانی جگەرە، ئەو کەسانەی کە وەزنیان زیادە و کالۆریکی زۆر ئەخۆن و زۆر جار لەوانەیە مەشروب بخۆنەوە، لەوانەیە شەکریان هەبێت، ئەو جۆرە کەسانە چۆری سیانی زۆر کۆ بێتەوە لە سەرجگەریان و ئەم چۆریەش لە کاتی پشکنینی سۆنەردا دەرەکەوێت. بەمە ئەوەترێت چۆری سەرجگەر، ئەویش هەر ڕەبتێکی ڕاستەخۆی هەیە بە بەرزبوونەوەی چۆری سیانی لەناو خوێندا. بە تەئکید خۆی هەموو خۆراکێک کە خۆیت بەڵانسێکە، ئەگەر تۆ کالۆریەکی زۆرت وەرگر چۆریەکی زۆرت وەرگر و ئەم چۆریەت یا ئەم کالۆریەت نەسووتان لە لەشتا بە شێوەی چۆری خەسن ئەبێت. بە تەئکید تەئسیری زۆرە. بەرزبوونەوەی چۆری ناو خوێن بە هیچ شێوەیەک نیشانەی نییە. یەکێک لە هەڵە باوەکان کە لای زۆربەی خەڵکی وا باوە کاتێک شانمەلی قورسە بێت یا هەست بە گێژبوونێکەکات وا تەسەوڕەکات کە چۆریەکانی بەرز ببێتەوە. بە هیچ شێوەیەک بەرزی چۆری نیشانەی نییە. بەرزی چۆری مەگەر ببێتە هۆی ئەوەی کەسەکە تووشی نۆرەی دڵ بێت، جەڵدەی دڵ بێت، ئازاری هەبێت نەخۆشەکە، یاخود تووشی جەڵدی دەماخی بکات، بەدەر لەوە نیشانەی نییە. هەندێک حاڵت هەیە ئەگەر کەسەکە چۆریەکانی زۆر بەرز بێت، جاری وای هەیە لەسەر پێستی یا لە دەوری ڕەشێنەی چاوی یا لە دەوری پیاڵ و چاوی بۆی هەیە هەندێک چۆری دەرکەوێت بە شێوەی پەڵەی چۆری زەرباو دەرکەوێت. غێری ئەوە نیشانەی نییە. یاخود ئەگە کەسەکە چۆری سیانی زۆر بەرز ببێتەوە لەوانەیە لی بکات بە ئیلتیهابی پانکریاس، هەڵکردنی پانکریاس و تووشی ئازاری بە خۆتی ناوسکی بکات. غێری ئەوانە شانمل ئێشە گێژبوون بە هیچ شێوەیەک ڕەبتی نییە بە چۆری بەرزی چۆریەوە. هەموو کەسێک چژن بێ یا پیاو لە دوای تەمەنی 35 ساڵی یا هەندێک کەزڵن دوای تەمەنی 45 ساڵی
پێویستە پشکنینی چاوریەکان بکات بەڵام ئەو کەسانەی کە بە ویراسیە چاوریان بەرزە کە لەوانەیە لە تەمەین 15 ساڵی و هەستی پێ بکەن ئەوانە ئەبێ زووتر پشکنین بکەن بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 25 ساڵیەوە پێویستە پشکنینی چاوریەکانیان بکەن. یەکێکی تر لە هەڵەکان لە پشکنینی چاوریە ئەوەیە کەسەکە دەڕات دوای نان خواردنێکی زۆر ئەچێ پشکنینی چاوریەکانی ئەکات کە ئەمە بە شێوەیەکی زانستی هەڵەیە دەبێت ئەو کەسە کە پشکنینی چاوری بکات بەلایانی کەمەوە 10 بۆ 12 کات ژمێر خۆی بگرێتەوە لە نان خواردن لە هەموو جۆرە کالۆریەک و هیچ شتێک نەخوات. ئەمە خاڵی دووەم ئەو کەسانی کە پشکنین چاوری ئەکات پێویست ناکات هەموو 2-3 مانگ جارێک بچن پشکنین بکەنەوە. ئەگەر کەسێک چارەسەری چاوری وەرنەگرێت واتە لەسەر دەرمانی چاوری نەبێت کاتێک کە پشکنینی چاوریەکانی ئەکات و دەرەکەوێت کە چاوریەکانی باشن پێویست ناکات دوای 6 مانگ یا دوای 3 مانگ یا دوای ساڵێک چاوریەکان دووبارە کاتەوە. عادەتەن دوای 5 ساڵ ئەگەر جارێکی تر دووبارەیان کاتەوە کافیە. مەعەدا ئەو کەسان نەبێت کە لەسەر چارەسەرن یا ئەو کەسانەی کە کێشەی دڵیان هەیە ئەو کەسانە ئەبێ ساڵانە فاسی چاوریەکانی بکاتەوە. طبعا ئەگەر پرسیارێک بکەین بڵین بۆچی چاوریەکان گرنگن ئێمە بۆ بەلامانەوە گرنگە چاوریەکان بەرز نەبن و لە کاتی بەرزیە چارەسەر وەرگ بگرین. هەدەفی ڕئیسی لە چارەسەری بەرزی چاوریەکان بریتێ لە پارێزگاری لە توشبوون بە نەخۆشی دەمارەکانی خوێن دەمارەکان لە دڵدا بێت کە تووشی جەڵدی دڵتەکە یا لە مێشکا بێت کە لەوانەیە تووشی جەڵدی دەماخت بکات یاخود لە پەلەکان و لە شوێنەکانی تر لەشا بێت کە تووشی ئازار و مەشاکیلی گیرانی دەمارەکانت بکات. لەبەرەوە هۆکاری سەرەکی لە چارەسەری چاوریەکانە بریتە لەوەی کە خۆمان بە دوور بگرین لە توشبوون بە تەسک بوونەوە و گیرانی دەمارەکانی خوێن کە لەوانەیە تووشی مەشاکیلی جەڵدی دڵ و جەڵدی دەمەخمان کات. ئەوە هەدەفە ڕئیسیەکەی لە چارەسەرکردن و پارێزگاریکردن لە بەرزی چاوری ناوخوێنە. بەپێی نوعی چاوریەکە ئەگۆڕێت ینی بۆنمونە ئێمە بە شێوەیەکی گشتی دوو نوع چاوریمان هەیە چاوری کۆلیسترۆلمان هەیە و چاوری ترایگلیسیرایدمان هەیە چاوری سیانی. ئەوەی کە زۆر خەتەر بێ بۆ مەسلەی جەڵدا بریتێ لە چاوری کۆلیسترۆل و لە کۆلیسترۆلیشە چاوری LDL کە پێوترێت چاوری خراپ. ئێمە تارگێتی ئێمە LDLە و ئەو کەسانەشی کە چارەسەریان بۆ ئەکەین بەپێی ڕێژەی LDLەکە چارەسەر وەرەگرن پێویستەکە چارەسەر وەربگرن. بە پێچەوانەوە چاوری سیانی ترایگلیسیراید کەمتر لە کۆلیسترۆل تەسیراتی هەیە بۆ مەسلەی جەڵدە و گیرانی دەمارەکانی خوێن. بە عەکسەوە کەسێک چاوری سیانی بەرز بێت نیشانەیە کە بۆ ناسەحیبوونی ئەو کەسە بۆ ناتەندروستبوونی ئەو کەسە بۆی ئەو کەسانی کە چاوری سیانیان بەرزە زیاتر ئەو کەسانن کە وەزنیان زۆرە قەڵەوی ناو کەمەریان هەیە ئەو کەسانن کە شەکریان بەرزە یا مەشاکیلی غودە تەماڵیان هەیە بۆیە ینی چاوری سیانی زیاتر نیشانەی بۆ ناسەحیبوونی کەسەکە بە پێچەوانەی چاوری کۆلیسترۆلەوە کە بەرزی کۆلیسترۆل زیاتر خطورە بۆ توش بنەخۆشی جەڵدەی دڵوانە دروست دەکات. بە تەکید ئێمە ئەو کەسانەی کە توش بووی جەڵدەیان توش بووە یا تەشخیص بووە کە دەمارەکانی دڵیان تەسک بوونەوەی هەیە ئەو جۆرە کەسانە مەدەل حەیات ئەبێ حەبی چاوری بەکاربهێنن هەتا ئەگەر چاوریەکانیشان تا ئاستێکی زۆر نزم هاتبێت کە لەوانەیە کەسەکە وا تێبگاتر پێویستی بە حەبی چاوری نییە لەوەری چاوریەکەی زۆر باشە بەڵام بە هیچ شێوەیەک نابێ واز لە حەبی چاوری بهێنێت چونکە لە توێژینەوەکانە دەرکەوتووە کە ئەم حەبانەی کە بۆ چاوری دابەزاندن بەکاردێن بە دەر لە دابەزاندنی چاوری کاریگەری باشیشیان هەیە بۆ دەمارەکانی خوێن و کەسەکە ئەپارێزن لەوەی کە دووبارە تووشی گیرانی دەمارەکانی دڵ و مێشک ببنەوە. هەڵبەت بۆ دابەزاندنی چاوریەکان تەریقات زۆرە پێش ئەوەی کە دەستکەین بە چارەسەری دەرمان ئەبێت چارەسەری تر بەکاربهێنین گرنگترینیان بریتێ لە پارێزکردن لە خواردنی زۆری چاوریەکان کەمکردنەوەی کالۆریەکان ئەبێ خواردنی کالۆری کەم بکەیتەوە ئەبێ خواردنی شیرینی و شتی شەکروانە کەم بکەینەوە ماشە ئەو خواردنانەی کە هەتا میوەی زیادە لەوانەیە لە کاتی نەگونجاوە بخورێت لە لەشە وەکو بە شێوەی چاوری سیانی خەزم ببێت و چاوری سیانی بەرز کاتەوە
خواردنی لە ڕۆناسوورەوە کراو، خواردنی فاسفود، هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە چۆرەکانت بەرز بێتەوە. بۆیە خۆ دوورگرتن لەمانە هۆکارێکی زۆر باشە بۆ دابازانی چۆریەکان و پاشان ڕاضەکردن و جوڵە دابەزاندنی کێش، خواردنی فایبەر، ئەو خواردنی کە فایبەریان زۆر زۆرتیایە، خواردنی چەرەسات و میوەی فرێش لە کاتی برسێتیە زۆر ئیسفادەی هەیە بۆ دابەزانی چۆریەکان. دووبارە سڵاوتانە بێ دازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەنامەکەماندا باز لە میدیا و پروپاگەندە و بانگەشەی هەڵبژاردن دەکەین، بزانین میکانیزمی دروستی بانگەشەی هەڵبژاردن چیە لە میدیادا و ئایا بۆچی لە هەرێمی کوردستاندا لە بەشێک لە میدیاکاندا لە کاتی بانگەشە و ڕیکلام و پروپاگەندی هەڵبژاردندا یەکتری لە کەدار دەکرێت، ئەمانە بۆچی دەکرێن؟ گفتوگۆ بە تەفسیل لەو بارەوە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا هەورامی، مامۆستای زانکۆ. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. کاک دکتۆر لە ئێستادا ڕۆژی میدیا چۆنە لە کاتی بانگەشەدا؟ زۆر جار دەبینین کە جۆرە بانگەشەیەک دەکرێت کە زۆر جیاوازە لە وڵاتەکانی دیکە. ئایا لە هەرێمی کوردستاندا ئەمە بۆ جیاوازی تێدایە؟ بەڵێ دیارە هەڵبژاردن خۆی پرۆسەیەکە ڕاستەخۆ مامەڵە لەگەڵ تاکەکە. هەموو پروپاگەندەکان بە جۆرێک لە جۆرەکان ئاراستەی تاکەکرێنەوە. ڕاستە گروپێک کاندیدی هەیە، گروپێک لیستی هەیە، بەڵام دوجار ئەو کاندیدا ئەوێت تاک بە تاک لەگەڵ دەنگی جەماوەرەکە ئیش بکات و مسۆگەری بکات. لە ئەم ڕۆژە، لە ئەم ڕۆی کە پێوترێ ئەم ڕۆی گواستنەوەی زانیاری خێرا، ڕاگەیاندن بۆ بە بەشێک لە ژیانی مرۆڤایەتی و حتا وای لێ هاتووە لە جیلی نوێیە هاوڕێی سەرەکیان میدیایە و بۆتە هۆی دیاریکردنی ئەفکار و ڕەفتاری تاک، ینی لەوێەوە بە زۆری ئەمە هەر ئیشی نەزەری ئەوانن کە نەزەری و شت دانن کە میدیا بەرەو ئەوە ڕوات کە فەرهەنگ و ڕەفتاری تاک دیاری دەکات. ئەگەر چی ئەمە لە مێژووی گەشەی ڕاگەاندنا کۆمەڵێک تێڕوانینی تر هەبووە، بەڵام لە ئێستایا لەسەر ئەمە کۆکن. ئەی من ئەگەر بۆ نمونە کاندید بم یان پرۆسی پروپاگەندەی هەڵبژاردن بکەم، بمێ مامەڵە لەگەڵ تاکا بکەم، ئەبێ هاوڕێ باشەکەی بدۆزمەوە بۆەوەی بتوانم مامەڵی لەگەڵا بکەم. هاوڕێ باشەکەی تاکیش ئێستا میدیایە، شاشەی مۆبایلەکەیەتی، ئەو پەیامانەیە کە خێرا ئەگەیەندێ. لەبەرەوە مامەڵەکردنی پروپاگەندە لەگەڵ تاکات تەنها ڕێگارێکی کاریکەر کە هەبێ ڕاگەاندنە. کەواتە لە ئێستادا بانگەشەی حیزبەکان لە میدیاکانە چۆنە بین؟ بانگەشەی حیزبەکان بە ڕێژەیەکی زۆر لە 90 لە ڕێگەی میدیاکانەوەی. میدیاکانیش نەیانی تەنها لە ڕێی تەلەڤیزیۆنەوە یان لە ڕێی ڕۆژنامەوە، بەڵکو کۆمەڵێک ئامڕازی میدیای نوێش کە ئێستا هاتوونەتە ئاراوە مامەڵیان لەگەڵاکەن بۆ ئەوەی بتوانن لەگەڵ تاکابن. بۆ هاڵە ئەگەر ویستت ڕەفتاری کەسێک وەربگری، ئەگەر ویستت کاریگەریت لەسەر کەسێکە بێت لە ئەوڵەوە لەگەڵ هاوڕێکەیە مامەڵە بکە بۆ ئەوەی کاریگەریەکەت لەسەر ئەویش دروست بێت، چونکە هاوڕێ ڕاستەخۆ کاریگەری لەسەر هاوڕێ هەیە. ئەی هاوڕێی سەرەکی ئەوانیش ئێستا میدیاکەیە، بەڵام ئەمە تا چەند تەندروستەوە تا چەند ناتەندروستە پەیوەستی بە سیستمی بەڕێوەبردننی ئەو دامەزراوە میدیایەوە هەیە. دامەزراوەیەکی میدیایی فەرمی سیستمێکی دیاریکراوی بەڕێوەبردننی هەیە کە تا چەند ئەتوانێت تەندروستانە لەگەڵ هاوڕێی تاکەکانە بێت لە پرۆسی هەڵبژاردنە یان ناتەندروستانە. سۆشیال میدیامان هەیە، ئەمە سیستمی بەڕێوەبردننی لە چوارچەوەی دامەزراوەیە ڕێک نەخراوە. ئەمە سیستمی بەڕێوەبردننی لای تاکە. تاک ویژدان و ئینسانیەتی خۆی چەندێک کارامە بێت لە بەڕێوەبردننی ئەم ئەکاونت و پەیچی خۆیان هێندە ئەتوانێت تەندروستانە مامەڵە لەگەڵ پرۆسی بانگەشەش بکات لە ئەکاونتی خۆیەوە یان لە پەیجی خۆیەوە. زۆر باشە کاک دکتۆر، بۆچی لە کاتی بانگەشەیان لە هەرێمی کوردستاندا هەمیشە لە میدیادا کار بۆ لەکەدارکردنی یەکتی دەکەن کاندیدەکان، وەروەها کار لەوە دەکەن کە ئاوڕوو یەکتر برن؟ خۆی پەیوەستە بە مۆدلی ڕاگەاندنەکەەوە لە هەرێمی کوردستانە. مۆدلی ڕاگەاندنی دەوڵەتیمان هەیە کە لای ئێمە نییە، زۆر هاوسەنگانە مامەڵە لەگەڵ هەڵبژاردنەکە ئەگەر واقعاً میدیایەکی دەوڵەتی بێ و دەوڵەت سەرپەرشتی بکات و جیاوازی لە نێوان تاکە کاندیدکراوەکان یا لیستەکانە ناکات و حتا لە ڕووی پێدانی کات بۆ قسەکردنەوە هاوسەنگی ئەکاتەوە. میدیایەکمانەیە میدیای خەڵکە کە ئەمەش مۆدلێکتر لای ئێمە نییە، ئەم زۆر خۆی تێکەڵی پروپاگەندەی هەڵبژاردن ناکە، چونکە ئەم خەڵکە ئازاد دەکا خۆی چۆن مامەڵە بکات و ڕێی لەسەر
هیچ کاندیدێک نادا. میدیای مۆدێلی ئێمە میدیایەکی حیزبیە، کاندیدەکان کاندیدی حیزبین، لیستەکان لیستی حیزبین. بۆ سەرکەوتنی لیستەکانیان پەنا بۆ هەر شتێکە بن کە یان ئەیانەوێت لە ڕێەوە دەنگی زیاتر کۆ بکەنەوە. یەکێک لەو شتانە لە کەدارکردنی کاندیدەکانی بەرامبەرەتی لیستەکە یا حیزبەکەی بەرامبەرەتی، یاخود پیاهەڵدانە بە کاندیدەکانی خۆیان و داشکاندنی کاندیدەکانی تریشە کە ئەمەش بە جۆرێکی ناڕاستەخۆ هەر لە کەدارکردنە. ئەم مۆدێلە لە میدیا کە لە هەرێمی کوردستانە کارەکە ڕۆڵی لە کەدارکردنە زۆرە و تەسیریشی لەسەر میدیای تاک هەیە، یان تاکی ڕۆژنامەنووسەیە کە لە سۆشیال میدیای مامەڵاکە. لەبەرەوە مۆدێلەکەی ئەوەی دیاری کردووەکە لە کاتێکە کە لە هەڵبژاردنە حتا لە ڕێنمایەکانی کۆمسیۆنە بە هەموو جۆرێک لە کەدارکردنی کەسی بەرامبەر پیاهەڵدانی خۆ دروستە، چاکەوتنی خۆ دروستە، خستنە ڕووی ئەو زانیاریانە بۆ خەڵکە تۆ چەند کارت کردووە کاندیدەکە چەند شارزایە چەند بەتوانایە دروستە، بەڵام لە کەدارکردنی بەرامبەر بە کەمسێرکردنی بەرامبەر ئەمانە ڕێگە پێنەدراون و ساڵانەش لە پرۆسی هەڵبژاردنە چەندین سکاڵا لەم بارەوە بە کۆمسیۆن ئەدرێ. بۆیە پێویستە کۆمسیۆن کۆنتترۆلی ئەمە بکە و ئەمانش بە تاوان بزانێت، بە تاوانی میدیایی بزانێت، بە تاوانی بۆ نوێژکردن سەر کەس، بەکارهێنانی هۆکارەکانی گاندن، هەموو ئەمانە بخاتە ڕێزی ئەوەی کە ئەمانە بۆ نمونە داشکاندنی بەرامبەرە، بە کەمزاننی بەرامبەرە و جۆرێک لە جۆرەکانی تاوان. تا چەند ڕێپێدراوە کە میدیای فەرمی بچێتە نێو کایی پرۆپاگاندای. ئەگەر میدیا فەرمیەکە میدیایەکی حکومی بێیان ئەهلی خەڵک بێت، میدیای خەڵک بێ، ئەمە سنووری هەیە، سنووردارە بۆ کارکردن لەسەر پرۆسی پرۆپاگاندای هەڵبژاردن. بەڵام میدیای حیزبی وەکە مۆدێلی خۆمان هیچ سنوورێکی نییە، حتا لە پرۆسەی دەستپێکردنی بانگەشەوە دەست بە بانگەشەیەکە و خزمەتگوزاریەکانی تری ڕاگرێ لەبەرەوەی گەشەی زیاتر بەم بانگەشەیە بات و زیاتر لەگەڵ بانگەشەی کاندیدەکان. زۆر باشە کاک دکتۆر، بۆچی لە هەرێمی کوردستاندا تاکی کوردی بە میدیا بەشێکیان هەڵدەخەڵەتێن؟ بۆ نمونە بیرروبۆچوون لەسەر کەسایەتێک جیاوازە، کەسێکی بۆ نمونە لە پێشتردا بە خراپ لێکی داوەتەوە، بەڵام راپۆرتێک دەبینێت لە میدیادا کە پیاڵدان و ئەمەی کردو وای کردو دواتر ڕاو بۆچوونەکەی دەگۆڕێت لەوانەیە دەنگی پێبدات بۆ کاندیدا. ئەزانێت چۆنە ئەمە پێوەست نییە تەنها بە هەرێمی کوردستانەوە، ئەم پێوەستە بە کاریگەریەکانی میدیاوە لەسەر ڕەفتاری تاک. ئێمە سێ تێڕوانینمان هەیە لە تاریخی میدیایە بۆ دروستبوونی کاریگەری لەسەر ڕەفتاری تاک. یەکێک لە دیدگاکان کە تا کۆتایی جەنگی جیهانی دومیش ئیشی کردووە ئەوەیە کە ئەڵێ میدیا چۆن دەرزیەک لە دەستەی جێگەکە یەکسەر دەرەکەوێ کاریگەریەکانی ڕاستەخۆ لەسەر تاک هەیە و میدیا لەسەر ئەمە ئیشی کردووە کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر تاکا دەرکەوێ و ئەمە بەردەوام بوو تا دوای جەنگی جیهانی دووەم. ئەم تێڕوانە لە جەنگی جیهانی دووەم تا 1960 ئەم تێڕوانینە گۆڕاوتی نەخێر ئێستا میدیا بۆ کاریگەری لەسەر ڕەفتاری خەڵک تەنها ئەرکی چییە بینێ؟ گواستنەوەی زانیاریەکان. معلومەدا بۆ خەڵکە، معلومەیەک دوان سیان چوار وردە تەسیر لەسەر ڕەفتاری شخصەکە ئەکات. ئەمەیان توێری گواستنەوەی زانیاری بوو، ئەویان توێرێک بوو کە ئیشیان لەسەر کردیان و توێری گلولە فیشەک، یعنی تەسیری خێرای هەیە. ئەمە نەخێر تەسیرەکەی وردەوردەیە، زانیاری ئەدەی شارەزا ئەبێ ئەزانێت تا تەغییری ڕەفتاری ڕۆیاتیایە. کاندیدەکە ئەناسێ ئەزانێت چی ئەکات، تۆ وردە ئەمە ئەڵەی وە توانای چەنە خوێندنی چییە، پێشتر چی کردووە، تاوالیەکە تۆ ڕەفتاری تۆ بەرەوە ڕاکێشەکەم کاندیدە باشە و دەنگی بەرێ باشە. ئەوی تر کە پێشتر دەنگی پێیاوە بۆ نمونە ئەزانێ وان نەبووە چی نەکرد، هەر لە ڕێگەی میدیاوە مەیزانیوە وای لێکا ڕەفتاری بگۆڕە بۆی دەنگی نەداتێ. بەڵام ئەم توێری تازە کە ئێستا ئیشی لەسەرەکرێ ئەمەیە کە پێم وتی میدیا ینی باوەڕی وایە کە ڕاگەیاندن کاریگەری ئەرێنی یان نەرێنی زۆری هەیە لەسەر دیاریکردنی فەرهەنگ و تەغییری ڕەفتاری و ئەمەش تەنها بە لەحزەیی نییە، ینی تەنها لە پرۆسی هەڵبژارد نابێ. ئەمە ئەگەڕێنێتەوە بۆ تەریخی کارکردنی ڕاگەیانەکە. ینی من ئەگەر بمەوێت 4 ساڵی ئایندە فڵان کەس کاندیدم بێ لە یەکەم ساڵەوە من ئیش لەسەرم کاندیدە ئەەکەم بۆەوەی کەڵەکە بن، زانیاری کەڵەکە بوو بەمە بەم. ئەمە پێوترێت تێوری کوتان، ینی چۆن شخصێک ڤایرۆسێکی پێنەگەیشت و لاوازەکەی تەجەستەیەوە جەستەی مقاومە پێیاکە، ئاوا پەیامەکانەکەی تەجەستەی ئەم کەسەوە بۆ ئەوەی بەرگری پێیاکە بەرامبەر ئەوە. ئەگەر پەیامەکەت نەرێ بێ ئەو ڕەدیەکاتەوە دوجار، ئەگەر ئەرێنی بێ بە نسبەت خۆتەوە ئەو وەریەگرێتەوە. لەبەرەوە ئەم تەسیری گۆڕانی ڕەفتارە تەنها پەیوەندی نییە بە هەرێمی کوردستانەوە، پەیوەندی بە کاریگەری میدیاکەوەی کە هەیە کە لە ئێستاە بەو شێوەیە. بەڵام هەرێمی کوردستان مۆدێلی میدیاکەی وای کردووە کە کاریگەریەکانی جیاوازتر بێ، هەموو کەس چاوی لەوە بێ. خەڵک ناگەڕێنێتەوە 4 ساڵە چی وتووە
5 ساڵە چی وتووە و کۆمەڵاسکانیش باس لە تاکی کوور دەکەن کە زوو شتی لە یادەچێت کە زوو شتی لە چوو ئەو تەسیرە پێشینەی میدیا کەمتر لەسەری هەیە تەسیری ئانی میدیا ڕۆڵی هەیە لەگەڵ وەرگرە کەواتەوە هەڵانە چین کە میدیای کوردی ئەنجامی دەدات لە کاتی بانگەشەی هەڵبژێردن ئەگەر بتەوێ بانگەشەیەکی تەندروست بێ مۆدێلی میدیایت بگۆڕی هەڵەی میدیای کوردی لە ئەوەڵەوە مۆدێلەکەیەتی کە مۆدێلەکە مۆدێلێکی حیزبیە ڕاست و دروست و قەناعەت و ئەمانە هەمووی لە حیزبەوە ئەڕوات و پامەکە گەیەنێ خۆ ناوترێ مۆدیلەکە تەواوی خراپە بەڵام مامەڵەکردن لەگەڵ ئەم مۆدێلە بە خراپی واردە بەڵام مامەڵەکردن لەگەڵ مۆدێلی میدیای حکومی یان میدیای خەڵک ئەمانە ڕێگە پێنایە تۆ مامەڵی ناتەندروست بێ ئەگینا میدیای حیزبی هەیە لە هەرێمی کوردستانە هەوڵی داوە بە سەنگینی بمێنێتەوە و مامەڵەیەک دروست لەگەڵ خەڵک بکە و مامەڵە لەگەڵ فەرهەنگی پێشینەی خەڵکی و فەرهەنگی تەندروستی خۆی بکە بەڵام مادام میدیاکە مۆدێلێکی حیزبیە ڕێگە پێدراوە کە هەندێک حاڵەتی ناتەندروستی تایە ڕووباوە زۆریش نەکەم دکتۆر کاروان زۆر جار دەبینین لە بانگەشەکاندا زۆری لە بەرپرسەکان دەچنە نێو خەڵکو و لە چایخانە چای دەخۆن و کەباب بەخۆن و تەوقە لەگەم ناڵا دەکەن و ئەمانە پێ دوایە ئەمانە کە لە میدیادا پیشانی خەڵکی دەدەنەوە کاریگەری دەبێت لەسەر دەنگدەرەکانیان یاخود دەبێتە مایەوەی کە دەنگدەر بۆ خۆیان ڕابکێشن بەڵێ ئەمە زیاتر پێویستی بە وشاری تاکەکەەوە هەیە ئەوەی کە لە بەرامبەر میدیاکە دانیشتووە ئایا پێشینە ئەم کاندیدە کێستە لەگەڵ یا قسەکات و توانا و شان و باڵی خۆی بۆ ئەم شخصە دەرەخا بگەڕێتەوە بۆ مێژوی ئەم شخص هەر لە میدیاکانەوە کە چی بەرامبەر وتراوە چۆن و ئایا و توانایی هەبووە کاری کردووە کە وشارێکی ئەوە نەبێ ئەمە تەسیری هەیە بەڵێ و حتا خەڵک پشتیوانیەکە بۆ شتێک گرنگ کە ئێستا من ئاماژەی پێبم بیرم نەچێەوەیە کە ڕیکلامی ڕاستەوخۆ کە لە پروپاگەندەیە ئەکرێت تەنها پیا هەڵدانە یانە ڕیکلامی مباشر هیچ شتێکی خراپ ناڵێ بەڵام ڕیکلامی نامباشر ڕیکلامی مباشر خۆتان نەزانن چیە پۆستەری هەڵەواسرێ لە میدیای هەر ڕیکلامی ڕاستەوخۆیەکە خۆی قسەکە ئەمانە بەڵام ڕیکلامە نامباشرەکان وشیاری تاک ڕۆڵی تابینەویشەوەیە چاو پێکەوتن لەگەڵ کاندیدا کرێ کاندید لە دەرەوەی خەڵک قسەی لەگەڵاکە ڕای خەڵکی تر وەرەگرن لەسەر کاندید و لیست و ئەمانە ڕیکلامی نامباشرن وشیاری تاکتەیە دەورە بینێ یعنی تۆ کاندیدێک لە بازار ڕایەتە بەردەمت ئەگەر تەنها ڕیکلام مباشرەکانت بیست بێ ئەم کاندیدە زۆر باڵایەلات بەڵام ئەگەر بە نامباشر بێوێ ڕیکلام کات و تۆ زانیاری پێشینەتە بێ ئەشێ لەم دیدارەی تۆیە بە جۆرێک لە جۆرەکان وابکە ڕفتاری خەڵک بەرامبەر ئەم بگۆڕێ بە باشەیە بە خراپە بە دەنگ پێدانە بە دەنگ پێنەدانی لەبەرەوە زۆر جارەگەر ببینی هەندێک لە وتەکانشنە نێو ڕیکلامی ڕاستەوخۆ و چەندین جار دووبارە ئەکرێنەوە بۆ لەبەرەوە ئەمە ڕاستەوخۆ پشتیوانی شخصەکەی کردووە و تەسیری زیاترە لە ڕیکلامێکی گرافیکی کە من بۆ کاندیدێکی یەکەم چونکە من لە بەرنمەیەکی ڕیکلامی ناڕاستەوخۆیە مامەڵی لەگەڵا کراوە و ئەم هەڵوێستی دەربڕی سۆسیال میدیا وە گامرازێکی نوێی ڕاگەیاندن بارودۆخی بانگەشەی بە چ ئاقارێکدا بردووە بەداخەوە زۆر بە ئاقارێکی خراپایی بابەست هەستەکەم ئەوەی کە لە 1-2 ساڵی دوایی ئابیندێ خودی سۆسیال میدیاکان هاتوون ئیدارەی ئەمەیان کردووە یعنی ئێستا گەر تەماشا بکەی لەگەڵ هەڵبژاردننی پێشوە سۆسیال میدیایەکی وەکو فەیسبوک ڕێگە بە کۆمەڵێک بانگەشە نادا خۆی کۆنتترۆلی ئەمەی کردووە ئەمەیان باشە بەڵام وەکو ڕفتاری تاک ئێمە لەبەرەوەی ڕفتارێکی هەڵچووی تاکمان هەیە کوردووە زوشتی لە یادەچێتەوە و ناتوانێت باشەکان هەڵبژێرێ بۆ خۆی لە ڕووی شاری خۆیەوە سۆسیال میدیاش بە خراپ بەکارێنێ لەم پرۆسەیە بەڵام ڕۆڵی باشیشی هەر بووە پەیامەکانی گەیاندووە ئەمەشکە ئیدارەی سۆسیال میدیا خودی خۆی ئیدارەیەکات و ڕێ لە هەندێک حاڵەتەگرێ ئەمەشیان توانیوێت ئیدارێکی باشی بدا بەڵام تا ئێستا بەکۆی بڵێ میدیایەکی تەواو تەندروست بێن نەخێت چونکە پڕە لە حاڵەتی درۆ پڕە لە چاواشەکاری پڕە لە پیا هەڵدانی ناتەندروست هەموو ئەمانەوە کات کە تاکێکی سادە ڕفتاری بگۆڕێ بەرامبەر ئەو حەقیقەتەی کە پێشتر ئەیزانێ وەکووتم ئەمە بووە بە هاوڕێی ئسلوب لە هاوڕێکەیەوە وەرەگرێ ڕفتار لە هاوڕێکەیەوە وەرەگرێ کە سۆسیال میدیا مادام تاکێک ئیدارەیەکە توانێ هەموو شتێکی تیا بڵێ زۆر باشەکە دکتۆر بەگشتی میکانیزمی دروستی بانگەشی هەڵبژاردن چێ لە میدیادا لە کوردستانەوە بێت چاوانەشەوە ئەو ڕێگە نادروستانە چین کە نابێت کاندید یاخودەوەی کە خۆی هەڵدەبژێرێت بەکاری بێنێت یەکێک لەوانەیە مەوتمان مۆدێلی میدیای نوێ میدیای حکمی و ئەهلی و ئانە دروست بێت بە وەکو خۆی وەکو بنەما سەرەکیانە و یەکێکتر لە ڕێکارەکان بۆی بانگەشە بە دروستی بکرێ پێویستە کۆمسیۆن و دادگا ڕۆڵی باش بگەڕێ لەوەیە کە ڕێبەوە نەدرێ وە سزای و کەسانە بدەن کە بانگەشی ناتەندروست بەکارێنن و ئیدانەی خەڵکەکەن خەڵکی ئەشکێنن لە بانگەشی خۆیانە و خۆشیان بە حاڵەتێکی ناتەندروستیانەوەی خۆیان
لە ناو خەڵکیە بناسێنن ئەمانە بێ ڕێی لێ بگیرێ و میدیاکانیش ڕاستە میدیای حیزبین بەڵام زۆر دەواازە نەکەنەوە بۆ ئەوەی کە شتێک بڵێن شتێک بکەن لە دوای پرۆسی هەڵبژاردن هیچی تیان نێڵنەوە کە بتوان ڕوبەڕوو یەکتری گفتوگۆ بکەن. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بەگشتی باس لەوە بکەین لە ئێستادا حیزبەکانی دەسەڵات بۆ منە دەبینین کە لە سوۆسیال میدیا دەکەینەوە هەر ئەوانیانی بانگەشە دەکەن دەبینین کە لە سەر شەقامەکان لە زۆر شوێنەکان ئەم حیزبانە بۆ نمونە حکومڕانێکی باشیان پێشکەش نەکردو بە هاوڵاتیان دەزانی کە هەموو هاوڵاتێک ئەوە دەزانێت کە ئەو دەسەڵاتی کە پێشتر نمایندەیان کردووە بە باشی نیان گەیاندووە بۆ هەمیشە پارەیەکی زۆر سەرف دەکەن لە ڕیکلام و لە بانگەشەی هەڵبژاردنە ئایا خۆیان دەزانن کە لە ڕێگەی ڕیکلام و بانگەشەوە دەتوانن دووبارە ببنەوە بە نمایندەی ئەم خەڵکە و هەڵبژێڕێنەوە؟ بڵێ خۆی یەکێک لە هۆکارەکان پێوەستی بە سەرمایی ئەوانەوە هەیە بەو پارەی کە لە بەردەسایەتی و ئەمڕازەکانیش پارەیەکی باشیان پێویستەکە مامەڵیان لەگەڵا بکرێ دووەم بەڕاستی تێگەیشتنیانە لە جەماوەرە ینی وا لە جەماوەرتێگەن بەم لەحزەیە بەم مانگەی پروپاگەندەی هەڵبژاردن چەندین ساڵی کارکردن و بۆمە گەندەڵی و چی هەتا کۆتایی لە یادیان نەچێتەوە و ئەمە خراپ تێڕوانینە بۆ کۆمەلگاکەی خۆت بەڕاستی بەڵام بەداخەوە کۆمەلگاکەش بەشێکی خەریکە بەو شێوەیە مامەڵاکە زۆوانەی لەبیر بچێتەوە و میدیاش بەکارێنن بۆ ئەمە بە هروژم بە تەوژم اینجا بیریش نەچێت میدیا کاریگەری خۆی هەیە بەڵێ کاریگەری بەجێڵێ و چەند پارەش لە میدیا سەرفەکرێ بۆ حاڵەتانە هێندە پارە لە پشتەوە لە ناڕاستەوخۆ سەرفەکرێ وەگەرنا هەمووی کاریگەری میدیانێک کە خەڵک ڕازیە بێ بە هەندێک بابەتی گەندەڵی و دووبارەوە گەڕێتەوە سەری و دەنگی پێاتەوە هەندێک بەرژەوەندی ترەخرێتە بەردەمی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان عەبدوڵڵا هەورامی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەڵازان خۆشەویستان راپۆرتێکمان هەیە لەسەر کەمووی بەرهەمی برنج لە بانی خێڵان بۆی وشکە ساڵیەوە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. تا دێت ئاسەوارەکانی کەمبارانی لە وەرزی داباریندا لەسەر زەویە کوشت و کاڵیەکان بەدیار دەکەوێت. جوتیارانیش بەردەوام سەرقاڵی دەست و پەنجە نەرمکردن لەگەڵ دۆخەکە. لە گوندی بانی خێڵانین ئەو گوندەی کە بە مەرەزەکردن و برنجی کوردی ناوبانگی دەرکردووە بەڵام ئەم ساڵ بەهۆی وشکە ساڵیەوە نیوە زیاتری زەویەکانی دەستیان لێ هەڵگیراوە. ئێمە وەکو جوتیارانی گوندی بانی خەڵان ساڵانە 80 فەلاح 78 بۆ 80 فەلاح مەرەزە ئەچێنین چەڵدووکە ڕوێنین بۆ ئەوەی کە بژێوی ژیانی کۆمەڵی خەڵکی گوندەکەمان لەسەر ئەوەیە بەڵام ئیمساڵۆ بۆنەی وشکە ساڵی و نەبوونی بارانۆ فەلاحەکانمان دووکرد کردێ عنی چیل فەلاح مەرەزەی کردێ و چیلی نەیکردێ. کاریگەری سلبی هەبووە لەسەر کۆی کشت و کاڵ لە هەرێمی کوردستانە و سوپاس بەخوا ئێمە وەکو جوتیارانی گوندی بانی خەڵان تا ئێستا لە چاندنی چەڵتوک و مەرەزە و دانەوێڵە وەرزیەکان بەردەوامین ئەلحەمدولیلا بەرهەمیشمان هەیە بەرهەمێکیشمان کە بەرهەمەکانیشمان سوپاس بەخوا لە هەر لەم چواردەوری خۆمانە لە پارێزگای سلێمانی و لە ئەم شارانەی چواردەوە سەرف ئەبێ و بە بازاڕی یەکەین. بەڕێوەبەری کوشت و کاڵی دەربەندی خان کارکردنی ئەو جوتیارانە بە نایاسایی دەزانێت و ڕای دەگەێنێت بە پێی بڕیاری نوێی وەزارەتی کوشت و کاڵ بۆ ڕووبەڕووبوونەوەی وشکە ساڵی پێویستە جوتیارانی هەرێمی کوردستان خۆیان بە دوور بگرن لە بەرهەمهێنانی ئەو بەرهەمانی کە ئاوێکی زۆریان پێویستە و لە نێوانیاندا مەرەزەکردن. خۆی لە ڕاستیە ئەمساڵ بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ هەبوو بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوە کە لە هیچ شوێنێکی هەرێمی کوردستانە برنج نەکەواتە چەڵتوک نڕوێنرێتەوەنە بەڵام ئەمان لەسەر مەسئولیاتی خۆیان ئەم ئیشیان کردووە لە ڕاستیە بالفعل وایە ینی تۆ کە ئاوەکەت کەمی کرد ئەو مەساحەی کە بەکاری هێنی دەبێت کەم بکاوە ئەو ئاوەش وەک پێویست نییە بۆیە ئینتاجی وەکو ساڵانی ڕابردوو هەبێ هۆکارەکەی تەنها گەڕێتەوە بۆ وشکە ساڵی و بۆ کەمی ئاو کە ئەمساڵ بە ڕێژەیەکی بەرچاو سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان وشکی کردووە و من زمنی ئاوی بانی خەڵانیش سەرڕای کەمبوونەوەی چەندێتی بەرهەم بەهۆی وشکە ساڵیەوە بەڵام جوتیارانی بانی خێڵان دڵنیان لەسەر ئەوەی وشکە ساڵی کاریگەری نەرێنی لەسەر چۆنێتی بەرهەمەکانیان دانانێت و بەرهەمەکانیان هەرچەندە کەمیش بێت بەڵام شان بەشانی ساڵانی ڕابردوو لە ریزی پێشەوەی باشترین بەرهەمە خۆماڵیەکان دەمێنێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی بانی خێڵانی سەر بە قەزای دەربەندی خان. بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین.
خواتان لەگەڵ. خواتان